پیغمبر باشیرینا شفای دردو برینا پیغمبر باشیرینا شفای دردو برینا خدا فرموی ما قرآن تو سرباری آمینا خدا فرموی ما قرآن تو رهبری آمینا عثمان احمدی هبه ترسیلاتی به عثمان احمدی هبه ترسیلاتی به پشتوش پناه یاسینا بسای او رزگار دبه پشتوش پناه یاسینا بسای او رزگار دبه مولاي صل وسلم دائما ابدا مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم على حبيبك خير الخلق كلهم. أي ما شاء الله أي ما شاء الله مولاي صلي وسلم دائما أبدا اللهم صل على محمد وبفي دسبيكي وبقرموغري بوشيفاش شاشة من دسبيكي خد حسكتو السلام عليكم ورحمة الله وبركاته هندك دنجت هين قلت طيبة أو أمن نازانم أمن أقام ليني يام براستيش بزرن يك شوان دنجو ما مستار روان سورتي خطای چیه بزرا یعنی برای خطای چیه واي او باش. دنگ خوشه باش شي خطاي أوانا باش شي خطاي راقاندنو إيما إشلاف دنجة هربي او خطای کمان لسر خوان لا بردم يعني ها وكي مروف دون خطای کی خواه وكي مروف دون بيدون بخلاتي يجي كتاجي باش راست قلب خيراتي سلامت بسپاس ويهر بجي زور سپاس ممنون سپاس دنگ خوش دست خوش او همو را ما مستروان ما مستروان ما مستريبوار ار وين قلب خيراتي ويهر بجي كوي برا باشم سپاس دکم زين باشي او شو تصندوني همو زارك بيم طلع بيج او يدس بيبكين چونك براستي سريع دروا ان شاء الله خدي قبيل كده بيج مثلا اش بتين بالدس بيكش سبحان الله قلب لاستيو تشت افهميش ياش عمري ما تشت طيبتي جي مهوانه قدر جران وعزيز جداف خدي بو مواتي ان شاء الله خدش هم يا قبيل كده كاتينات نوف باشيفا شاشه ده عندي شويه بيت خير وخيرات يمكن وقت بلاش در باس نبود قصة چی بکە برامن تا آخری او خوش قسەی وەردە بالەکەی بڕوا تا ئاخیر مەگەر قسەکانی تو بکەمەوە سڵاو بەڕێزان خۆشحاڵین کە لە شەشەم پاشی لەگەڵ ئێوەی خۆشەویستدا دەبین ئەم ڕۆژ بەرنامەکەمان پێشکەش دەکەین بۆ بڕگە و بابەتە جیاوازانە لەگەڵتان دەبین دیسانەکە لەگەڵ کاک ڕەوەند سورچی ئەوەی کە باسی کرد یعنی تا ئێستا نازانم چێ کەمتر خەم بووە ڕاگەنەکان یان خۆی بووە کەمتر بە دیار کەوتووە ئەم دەنگە خۆشە لەمڕۆوە ئیدی زیاتر بە دیار دەکەوێت و دەنگە خۆشەکەی زیاتر بە بەرجێمان دەکەوێت کۆمەڵێک بڕگە و بابەتمان هەیە لەسەر ئەوەی کە تایبەتە بە پاشیوان هەروە بڕگەیەکی تەندروستیشمان دەبێت هاوکارمان لە سلێمانیەوە دکتۆر هەڵوێست بەڵێ لەوێەوە پێشکەشمان دەکات بە هەمان شێوە بابەتی ئاینیش ئەو تەوەری کە تێیدا گفتوگۆ دەکەین دەچینە تەوەری بابەتی ئاینی یاخود چی دیکەمان هەیە زۆنی چ مەسەلەیە وەکی ئەم تەوەرێکی بەحثکین ما بەسمان ئەوە نییە بەس ئەم بابەتە ئەم مەوزوعە بەس تەنیا لە ڕەمەزان و تر ئیسارە بکرێ هەمی ئەو بابەتن ئەوێت گرێدۆی ژیۆنەمە چت هەیڤ ڕەمەزانێدا بن چل هەر یازدە هەیڤێدی و هەیڤ ڕەمەزانە یعنی هەر دوازدە هەیڤە یعنی هەمی پێکڤە ji ber hindê ew babetê têne hilbijartin girêdayê jiyana me komelgeha me îslamê bigiştîne ku mifay ji bo me hemiya hebe taybetî jî axiftinê mamostayê aynî ku dê hemî gavat gelme dabin meselan yek ji wan babeta karkirin meselan kabira îşeçî deka lê xwe pare çî werdegirî xwe ewa heko bilê
ئیشە لە بۆ خۆی دەکا لە بۆ ماڵی خۆی دەکا پارەکە ڕستقەکە لویە خێرە بۆ مرۆڤی یانژی هەرەوە تو بۆ خودکی تو بۆ ژیانە خودکی مەسەن ئەم کەوی کاریتکین ئەم پارێ خو وەرگرین ئەم چ منەتەڵ کەسی ناکین و هەر کەسێکژی کارێک هەیە دەگوترێت نازانم حەدیثە یاخود قەولە العمل العیبادە ما بێت قەولە دوای کە مامۆستا زیاتر پرسیار لێ دەکەین بزانین ئەمە چییە ینی زۆر کەسەیەکە کار دەکا ئەم کارکردنەی ئەگەر بێت و کارێکی حەڵال و دروست و ڕێک و پێک بێت ئەوە کۆی کە دەگوترێت پێم وابێت کە قەولی زانایان بێت بە عیبادەت حساب دەبێت ئەمە گفتوگۆی لەگەڵ دەکەین لەگەڵ مامۆستای ئاینی کەمێژی دیکە با بزانین ئەوە چۆنەوە و کەسانی کە کار دەکەن ئەم دەستە ماندووی کە هەیەن ینی لە پەندی کوردەواری کۆنیش هەمیشە گوتراوە کە دەستی ماندوو لەسەر سکی تێرە ینی زۆر جاری وا هەیە هەندێک قسە هەیە بۆی ئەم پەندانە ڕەت بکاتەوە دەڵێن ئێستا وانە دەڵێ خەڵکێک هەیە بە ئاسانیش دەستی دەکەوێت بەڵام ویژدانیان تێر نییە ئەگەرچی وەکو گیرفانەکانی تێر بێت بەڵام دڵ و دەرونی تێر نییە دەزانێت کە و پارەی پێی کردو هی ئارەقینی و چوانی خۆینەکەواتە بەر ئەم پەندە ناکەوێت بۆیە لە بادنی چ پێ دەڵێن این بێژن دەستی ماندوو لەسەر سکی تێر ئەم دەژین حتا نیڤ دەستی ڕەش نەبێت تەمادەوی خۆش نابێت شولکەرێ خوو بە خۆشتەویە خەلکی بە مثلا شولکەرێ خوو بە خۆشتەویە خەلکی بە چۆ مثلا بەڕاستیش ئەوهای هەر یەکە ئیشکەری خۆت و خۆشەویستی خەڵک خۆشی دەوێت سبحان الله ماڵی خۆی برادری خۆی خەڵکی دیکە خۆشیان دەوێت کەسەکەی پێویستی پێیان پێویستی پێ نیە هەموو خەڵک خۆشیان دەوێت ئیسلام پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو کەسێ شول کرد وعبادتي خود كزيرة الخوش فيت يوم بس شول كتو عبادتي الله بيش كت يوم بس عبادتي بكت شول نكت بيغمبر صلى الله عليه وسلم أما شول دكين بو سعادية كيتا ساعة سيش شول دكين أما هم شول كين طبعا شول دكين إيش دكين إن شاء الله خذ أبو ما بخير بالناس مجا خذ حسكت أفشواجي أبي بابتي بتيرو تسريدي بحسكين قال جرا أس راستي أس موبايل خوش بيرتكم دا أس يعني سايلنت أنا داس بيبكين خدا حسكت أفشوا مامۆستا عماد دكتور عماد قواني خدا حسكت ديال مضبط مامۆستای آيني دكتور جان وعليكم السلام ورحمة الله وبركاته ماشي أحوالك يا أخوة بخير رمضانش بيروس مرحبا إن شاء الله دكتور جان بخير مرحبا إن شاء الله رمضانش بيروس وقبولك يا ربي بيروز إن شاء الله سر برز بن دكتور جان بخير بي خير أندار بيا أحوالك وفقتك إن شاء الله لەگەڵ ڕەمەزانێ کوی الحمد لله خۆش ئەو بارانە ماشەڵڵا ئەو ڕۆخۆری نەکردیتەوە هەر ناوە تۆزێک نازانم لە هەولێرێ ئەو هابوو جار لە مانتیقی دیکەش ناوچێ دیکەش ئەوە لە هەولێرێ بەردەوام تۆزێک لی دەکردەوە دوای دیسان بەردەوام دەبووە ڕەحمەتە لە فەلاحەکەم پرسی گوتم کۆگوتی ناکردرێ باشە لله فعلا يا ربي همي صل وصب خير وبركة طيب تجي تهيوا رمضان بيروز ده مامۆستا کارکردن جاری بابت یعنی هوسایه کارکردن و کابرای کارت کت پروژینا بچش بر کار خو ام وی ناف بابت خود ده بحث کن بس یال دست بکی او کارکردن کنگی پتویه مروف دست بکاری بکت یانجی دیکو باب زارو که خوب دنه برکاری فیری ایشه چی بکن صنعت چی بکن بنیر نداری لوی فیری ایشه چی بکن رزق چی پیدا بکن او أركل سر دايكو باو كان من دالي خوان فيري إيش كردن كان بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه ومن صار على نهجه من يومنا هذا إلى يوم الدين سباز بو جنابتان سباز بو جنابت خواهي پروردگار نجو روجه ملايك قبول بك سباز بو برزاني كلير آمد أبو نواني كلا بشتي كامي رشن ماندونا بني أخوة طبعا بسيارك بسيارتي وكعرب علن سؤال وجيه بسيارتي بجيه اما وكو مسلمان سرچاوي زانست و زانياري من لا دو سرچاوي سرچي و سرچاوي اگرن بو تيروانين و او چمكو او واتاني ك جيانيان لسر درز دبي و فلسفي تيروانين انساني بو كار كردوا دانشتن و رونشتن خواردن و خواردنەوە دروست دەبی یەکێکیان بریتیە لە قورئان وەکو سەرچاوی یەکەم دووەمینیشیان بریتیە لە فەرموودە پیرۆزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم جا فەرموودەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم بە هەر سێک بەشەکانیەوە چ بەکردەیی بن ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانە تەنفیزی کردووە لەبەر ئێمە دوو جۆرە قورئانمان هەیە قورئانێکمان هەیە
قورآانێکی مەقروءە يعني مەتلووە تو تەماشاکەی دەخوێندرێتەوە قورآانەیە کە ئێمە لەبەردەستماندایە قورآانێکی دیکەمان هەیە و قورآانی مەڵدوورە ئەو قورآانە کەونیەیە کە تو تەماشاکەیت لە کەونە ئەیبینی لەبە قورآانە مەتلووەکەی مەقڕوەکەی ئەوەی کە دەخوێندرێتەوە پێویستمان بە پێغەمبەری صلی الله عليه وسلم بۆ تەفسیرکردنی دەقەکانی بۆی محەطات و ژیانی پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم زۆر گرنگن لە بۆ گەیشتن بۆ حقیقەتەی کە ئینسان بە دوای دادەگەڕێت ئەمە ئەگەر بێت و لە بۆ وەڵامی پرسیارەت و لە دەرگای دەقەکانی قورآن بدەین و بچینە خزمەت ژیانی پێغەمبەری صلی الله تعالی عليه وسلم بۆی ئایا کارکردن ئیسلام چ تێڕوانینێکی بۆ هەیە کەی ئەبێ ئینسان دەست بەکار بکە کەی ئیسلام داوا ئەکا کار بکرێ و کەی داوای کۆتایی کاریشەکە طبعا ئەمە ئەگەر بێت و تەماشای قورآن بکەین وەکو مەزدەری یەکەمین گومان لەوەدا نیە بەوەی کەوا قورآن کۆمەڵێک دەق و ئاەتی زیندومان هەنا بەوەی کە داوا لە ئینسانەکە بەوەی کە ئینسانێکی ئەکتیڤ بی بەمعنە ئەوەی ئینسان کاراکتەرێکی فعال بی بمعنە ئەوەی کە ئینسان عنصورێکی بە ئیستیفادە بی معنە ئینسانێکی ساکین نەبی ئینسانێکی مردی نەبی بەڵکو داوات لێ ئەکا بەوەی کە ئینسانێکی زیندوو بی بە بەڵگەی ئەوەی هەر خودی ئیمان سەرەتایەکە بۆ کارکردنی مێشک بۆ کارکردنی عەقڵ ئەتو کە خوای پەروەردیگارە فەرمی ئین الذین ئامنوا دوای ئیمانە ڕەبتی ئەکا فەرمی وعاملوا الصالحات ئیمان ئەو چەمکانن کە لە ناوناخی ئینسانە دروستە بی و دنیا بینی پێ دروستە بی دواتر ئەو چەمکانە ئەگە صحیح و دروست نەبن ڕەنگی لە مەیدانی واقعی و عەمەلیشە کردەوەکان لەبەرەوەی هەڵقوڵاوی ئەو خەیاڵاتانن ئەو چەمکانن کە لە ناو زێنی ئینسانی هەیە ڕەنگی کردەوەکانش لە بواری کردەیدا وەکو پێویستەن دروست نەبن لۆی ئیسلامەتی هەستایەکەمیشت ئیمانی هینایە دنیا بینی کۆمەڵێک چەمچی دروست کردیە دواتر هەستایە گوتی وعاملوا الصالحات عملەکانی بە ڕەبطکردین ئەمە ئیشکالێکمانێک کاتێک کە تەفسیری ئاەتێکن و ئەزانێ عاملوا الصالحات تەنها نوێژە کەچی وانە عاملوا الصالحات أو آيتي تطبيقك هو الذي أنشأكم من الأرض واستعمركم فيها خواهي پروردگار اوی لنا او زویه دروست کردون لو حتی او زویه آودان بکن حتی يعني هدف لدروست کردنی انسان آودان کردنوی زویه کواتا اسلام كهاتيا تماشا اكي وقت جورج بوشي بابير عليه كتابي چيه بناي امبراطورية محمد اوی که جيگاي سرسامية اسلام چون تواني لماوي 8 سال بەو شێوازە سەریعیە ئینتیشار بکا بگاتە شەرق و بگاتە غەرب و بگاتە تەماشا ئەکەی کۆمەڵێک چەمچی لەگەڵە خۆی هێنا خەڵکێک لە حوشتروانی لە ڕێگری لە دەشتەچایەتی لە بێحەزارەتی لە بێفەرهەنگی ئەیان کاتە مامۆستای ئەخلاقی ئینسانیەت و سەرکردە و قادەی بەشەریەت واکا بەوەی کە ئێستاشی لەگەڵ دابی ئەوانەی کە منصفن لە نووسەرە غەربیەکان ئەڵێن ئەوەی کە ئێستا ئەیبینی دەرەنجام بینا کراوە لەسەر ئەوەی کەوا ئیسلام گۆڕانکاری لە چەمچی مرۆڤ لە کردەوە و کارە دروستی کردو کەواتە پێغەمبەرمان عليه الصلاة والسلام کە مفەسیری قورئانەیە مبەیینی قورئانەیە لە ژیانی خۆیان تەماشا ئەکەیت هەر لە ژیانی منداڵیە ئەبینی شوانی کاریلان بووە دواتر کە گەنجە ئەبێ بە ئینسانێک لەگەڵ مامی ئەچێ بۆ تیجارەت دوای ئەوە فەرمی کە گەنج بوویمە خۆی دەفەرمی دەفەرمیە من کابرایەکم مەڕم لە بۆ خەڵکی لە وەڕاندی بە چەند یعنی گۆشتی و شک بە چەند پارچە گۆشتی و شک کرایی لۆ خاتری ئەوەی لە بیر نەکا بەردەوام ئەو بابەتەی باسەکە لە گەنجایەتیە ئینسانێک بۆ دانە نیشتە پێغەمبەری خوای صلی الله تعالی عليه وسلم بۆیە تەماشا ئەکەی تەمەنی گەنجایەتی لەگەڵ مامیە ئەچی ئیشەکە کارەکە دواتر تەماشا ئەکەیت لە تیجارەتە کاتێک کە زەواج لەگەڵ خەدیجەیەکە درێژە پێدەری هەمان کاروان یەبیتن لە مەسەلەی تیجاریە کاتێک کە دەبیتە پێغەمبەری صلی الله عليه وسلم دانانیشی برێ وەڵی تر تازە بوومە پێغەمبەر و باعیدی دەور و پشتم کار بکە حتا پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام وارد بووە بۆی کە ئەگەر بێت و چوو بیتە سەفەرەچێ وانە بووە لەسەر باربی لەسەر سەری برادەرەکانی فرموتی یەکێکتان بڕون ئاوێ بین یەکێکتان مەتەلەن شیوەی لێ بنن پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دکتۆر یانێ بەرفرەهی بەحسی بۆتێتی بەس بەو مانەیە باسکرێ مەسەلەن بۆ نمونە منداڵ گەیشتە تەمەنێکی دایک و با پێویستە لە سەریان ئەرکە لە سەریان منداڵەکانی فێریش کردن یان بڵێن ئۆنا ئەمە دڵمان نایە کوڕمان یان کسمان بەخۆی ئوستاز یەک شت ئەمە لە ئێستا لە ژیانی ڕۆژگاری ئێستاماندا ئەمە ئشکالێکی گەورەمان هەیە ئەو چەمکانەی کە ئێستا باون بریتی نییە لە چەمکە هەڵقوڵاوەکانی ناخی فەرهەنگی ئیسلامی گوتو ئێستا ژیان بەخۆی دنیا ئەوەی کە تەحەکومی تێدا دەکا بریتە لە فەرهەنگی
حەزارەتێکی دیکە کە لەگەڵ حەزارەتی ئیسلامیە تێڕوانینی لە بۆ ئیش تێڕوانینی لە بۆ ئینسان تێڕوانینی لە بۆ ژیان جیاوازە 100 ساڵ لە 100 ساڵ ڕابردووە ئەوەی کە زاڵ بووە لە مەسئلەی ژیان و فەرهەنگ و کولتور و دەستور و مۆدێرنە حەزارەتێکی غەربیە لە حەزارەتی غەربیە چی کردیە تاقەی ئینسانەکانە کوژی مەتەلەن تەماشا ئەەکەیت عمری ئینسانی دانا لە خاتریەوەی ببیتە گەنج لە تەمەنی 18 ساڵیە خوارد 18 ساڵی لە قانونە پێدەوترێ منداڵ ئەوە نابی کاری پێ بکرێ و نابی فلانە بکرێ و دەبی بخوین و دەبی کەسایەت و دەبی نازانم سبکاری کە تەماشا ئەەکەی لە فەرەنجی ئیسلامیە بابەتەکان جیاوازە چۆنە لە 15 ساڵی مەتەلەن لە ئیسلامە تعامل لەگەڵ گەنجە کرد لە مەرحەلەی 3 مەرحەلا دادەنێ مەرحەلەی طفولە لە ویلادە هەتا 2 ساڵی لە سەرداچی پێویستە شیری بداتێ لە 2 ساڵی کاتێک کە دەبیتە 2 ساڵی دایکلۆ هەیە لە شیری ببڕی ئیدی کە لێرە منداڵ مەرحەلە چی دیکە دەست پێەکە دێتە مەرحەلەیەکی دیکە ئەو مەرحەلەی چییە مەرحەلەی دروستبوونە لە ڕووی هیزر و لە ڕووی فکر و لە ڕووی چەمک و لە ڕووی پەروەردەکردن و هاتەماشی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمی کاتێک کە تەمەنی منداڵی دەگاتە 7 ساڵی دەبی چەند شتێکی لە بۆ بکرێ یەکەمین پێی بگوترێ مەسەلەی واجباتی دینی بەوەی کەوە ئەتوو ئینسانێکی صاحب پەیامی ئینسانێکی بێ پەیام نی دوو حتى خو تێڕوانینی غەربیش بەنسبەت تاکەچی توی مسلمان وایە ئەگەرنا لەکنەوان ئێستا مەثەلەن لە وڵاتە چوچی یۆنان لەکنەوان قانونە هەر کابرایەک مسلمانە غەیری مسلمانە کاتێککە دەچیتەوێ دەبێت تەمەن لە تەمەنی ڕەوزەیە منداڵ دەوری کەنیسەی مەدرسەی تابع لە کەنیسەی ببینێت بەس لەوەی لەسەر هەڕێک لەسەرەت بەڵێ غەربی و یونانی و ڕۆمانی هەمووی لە ئیسلام لەسەر شانی دایک و باب کەینێ پێویستە ئیشکالەکە لە چیە ئیشکالەکە لێرە لەوەی ئەمە کاتێک کە باسی ئیشەکەین ئەمە لەبەر چ ئێستا تەماش ئەەکەیت گەنجەکانمان ئیش ناکەن کار ناکەن لەبەرەوەی چەمکێکی دیکە زاڵ ئەمە لەبەر چ دەچمە سەر ئەو بابەتەی غەریبە بە ئێستا ئەمە لە ئیسلامەتیە پێویستە لە تەمەنی 7 ساڵی داک و باب جێ منداڵە لە 10 ساڵ لە 7 ساڵیە فێری بکە بەوەی کەوە ئەرکەچی لەسەر ئەوش ئەرکە دینیەکەیە و لە هەمان کاتە لە 10 ساڵی ئەبێت جێیان جودا بکرێتەوە ئەبێ باب منداڵی خۆ بتەرسینی بابە تازە ئیدیکە ئەتوو بووە ئینسانی کاتێ ناو کایەکانی ژیان پێویستە عەقڵت ئیش بکات پێویستە بابەتێک هەیە کە کەسایەتی تو لەسەر دروستەبی کە تێڕوانینە لە بۆ ژیان لە بۆ دین لە بۆ ئیمان لە بۆ خوددا لە بچووکە ئینسانی بێ باوەڕ ناتوانانی کار بکە کاتێک کە تەمەنی دەگاتە ئەو ڕادەی تەماشاکەی لە مجتەمەعی عەرەبیە لۆ تەماشاکەی لە قادەکانی عالەمی ئیسلامی هەموو تەمەنیان 15 و 16 ساڵی بووە کابراایکی ئەرقەمی و چکە کورئابی ئەرقەم ماڵا خۆی کردە مەدرسە لە بۆ پێغەمبەری صلی الله علیه وسلم تەمەنی 16 ساڵ بووە کابراایکی وچی زوبەیری کوڕی عەوام تەمەنی 7 ساڵ بەخوای دکتۆرا من بەس یەک قسە بکەم تخوا بەزی الوقت كالسيف إن لم تقطعه قطعك وقت ما اللي دروا حتى استاج والله ما كان ورلك كذلك كان استاج زاري وهي ضل بخوي بيويستا باب اسمنا وبابتك بيويستا دايكو باو كاتك من دال دقات الثماني 6 صالي بيويستا كومالك تمك بيخنا ناو ناخي او انساني ايشي لا جوان بك شرطني ايشي بيبكا چونك اتو هندك زارا وقت باسم كرد اتو دبي كومالك مفهوم لناخي او انساني بتسندرن ئەمە لۆ لە پۆلیسەتیەکی ئیبتیدایی لە قەدیمە چە کاڵگرن با بۆ برا چەند کاڵگرن بڕۆم بۆ پۆلی توێ کۆشانە ئەوەی داگوت کوڕێک بوو ناوی دارا بوو وریا و زیرەکی دانا بوو چەندی دەی کرد لێ نەبڕا ئەفەرقی نییە نێرومێ هەرچی دانیشتووە لە جێ ئەو چەمکانەیە لۆ لە سەفی ئیبتیدایی دادەنا لۆ خاتری ئەو ئینسانە دروست ببی بتوانی کار بکە بتوانی ئیش بکە هەر لە منداڵی وەکو چەمک دەبی لە لای دروست بکرێ بەڵام وەکو ئیشی فعلی لە ئیسلامەتیە ئەو کاتێک کە منداڵ ڕشدی پەیدا بوو قووە و تاقەی پەیدا بوو چکە بە ئینسانە گۆڕێ لە تەمەنی 15 ساڵیە ئەکەوێتە بەردەم تەکلیفی شەرعیە بەڵام جاری وهەیە منداڵێکی زیرەکە مەرحەلەی ڕشدمان هەیە لە ئیسلامەتیە ئەو منداڵە لە مەرحەلەی ڕشد ئەگەر کاری کرد ئەگەر ئیشی کرد توانای بەڕێوەبردنی ئیشەکانی بوو دەبی ئەگەر دێمەنێ قسەکانتەوە دەکرێت هەر بە زمانێکی سادە بڵێن بڵێ بابەکە منداڵەکەی لەگەڵ خۆی دەباتە سەر کارەکەی یاخود فکرێکی لەبارەی کارەکەەوە پێدەدات یاخود بە قسە پێی دەڵێ ئەمە هەموو بابەتانە دەمەوێت ورتر بچینە ناو بابەتەکە چونکە ئەمە لە ڕەمەزانین کارکردن لە ڕەمەزان چۆنە زۆر کەسی وا هەیە ینی کارکردنەکان لە ڕەمەزاندا با بڵێن دەڵێ نایکەم کارکردن ناکەم لەبەرەوەی تەئسیر لە عیبادەت و لە ڕۆژوەکەم دەکات هەندێکی دیکە هەیە زیاتر دەوێ لەبەرەوەی کە کار دەکەم بە ڕۆژوو نابم
دەمەوێت باسێکی ئەوە بکەیت هەردوو دیوەکەی ئەمە چۆن چۆنیە ئەوستاز پێشەوەی کە بێمە سە وڵامی پرسیارەکە دەزانی بۆچی وادەم لەبەر دەترسم کاتمان ئینشاءالله بەسەری عیدی مەسەر بابەتەکە ئێستا مشکلێمە ئەوەیە کاتێک کە تەڵەبە هەیە لە ماڵەیە کولیە تەواوەکان نزانی دوو ئیشا بکەن نزانی چایەکی لێ بنی مشکلەکە لە چیە مشکلەکە لێرەوەی کابراوەیە تێگەیشت ئەگەر کوڕی تەڵەبە بینابی ئەو کابرا ئیشێ بکە دەبی دابنیشی بەس خەریکی خوێندنی مەرج نییە کابرا هەیە ئیشەکە و کابرا هەیە خوێنی في كل الأحوال دبي أو كابرا فير بكري وهو أساسيات الجان كاركردنا دوای دين سر أو بابتي آية كاركردن لقل عبادتها يقدي كدقرن ياخذ تعارض يعني لقل يقدي كها دش بيكن لا إسلامتيا خاي پروردگار جل جلاله كاتك عبادته كان دانا عبادتي له هندني دانا انتقام لإنساني ور بكري همو إنسانك بريتي لدوج باششیان زانبی جستی باششیان زانبی روحی عبادتکان بریتین للتقویه کردن و پرورده کردن و بهس کردن جانب روحی وقت شاعر الله ضل أنت بالروح لا بالجسم إنسان أجر كابرات جانب الروحي بهز وبقوة نبو أو تأثير لجانب جستيك لو تماش أكيد أجر بيت عبادة داندرا لبو جانب الروحي بلا عبادة كان حساب جانب جستيشان لو كره تماشا كي همو عبادتاني كداندراينا كاتي كدقات مرحلة لمرحلة كان مشقة وأزيد وآزار خواي جوري استثناء لبودانه أتو كابرات تسافري تماشا كي خواي پروردگار لوي دانا بروجي نبي كابراك أجر بيتو بتسيت إيشه لسري واجبني إلا دبي كابرا إلا بروجي بيو تازة طوا وكابرا هيت مزالة شو تدانك كاتك كدقات مرحلة شيء كتأثير لزستي إنسانك لو هي أو إنسان الروجا كي بتزيد ياريك برسيار ديتا بيشو با يعني دەزانی بە پرسیار و بە وەڵام بە وردی بڕۆین چکار لەوانەیە ئەنواع جۆرەها بینەر دانیشتون هەندێک تەوزیحات بۆ ئەوان ڕەنگە بابەتەکە بەلاڕێدا ببات ئێستا ئەمن تااقەتم هەیە و بەیانی سەفەرێک دەکەم دەچمە سلێمانی دەچمە دوهۆک من ڕێپێدراوم ڕۆژوەکەم بشتێنم بەڵێ ڕێپێدراوی چونکە ئێمە 6 هەتا 7 عوزرمان هەیە لە شەرعە دروستە لۆ کابرای ڕۆژیوان بنص قرآن طبعا بەڵام تااقەتیشم هەیە طاقتي هذه مشكلة نية أما أو مشكلة طبعا أو بابت لا ثقها بابت شي خلاف يستك أخوي پروردگار فرمي فمن شهد منكم الشهر فليصمه كاتك جيش نو رمضان أتو بروجبة بلا نص آية كيف وإن كنتم مرضى أو على سفر فعدة من أيام أخر تماش أكيد ليه أخوي پروردگار جل جلاله نص فرمي أجر بيتو أنقول خوشبون ياخذ للسفر يبون سفرك سواء كان مشقتي يبي أنا مشقتي نبي أو كابرادة واني ردو لبين دو لبين كدقوتري الرخصة كلا خوا ورد رخصتك لخواي پروردگار ورد جريد زا كابراك أجر بيتو بي أو كابرا عزيمتي بكار هنا باداش ورقي عند بشك لزانيان دلين أجر تيدي وقصة يمكن دلين رخصتك بالأخوة وبيتون ورينا أجرين فعلا بس كابرا شيء دبيني عزيمة تشيدكا عزيمة ليرب مرزني إلا رخصتك حكم بي كابرا يعني لوي هي مخيرة دتواني بروجيب بي أجر روجيب بي لسر مشقتك باداش ورقي كابرا كاردك بون منبو أوبر رزاني كلا كاركر إشكرن يعني كريكار وكاردك وياخذ شوفيرا لو رجع هاد شو ده كان أمانة دكونا برأويك ڕۆژوەکانیان بشتێنن لە کاتێک بە ڕۆژانە چەند سەفرێک دەکەن و دێنەوە یاخود کە جیاوازی هەیە لەوەی کە سەفەر لە ئیسلامەتی ئوستاز ئەوەی کە سایقا فەرق ناکە لەگەڵ ئەوەی کەوا مەثەلەن دەبینی جارەکی دەچیانە جارەکی ناتوو چونکە ئەو کابرا مادام لۆی هەیە ڕوخسەتی ئەوەی لۆ درای نوێژەکان قەسڕ بکە لۆشی هەیە ئیفطار بکە تێگی یانی ڕۆژی هەیە لۆشی هەیە ڕۆژە بشتێنی ئەوە ئیشکال لە بینی عولەمایە نییە دەبینیت ئەو کەسانی کە دەستنە ئیشێ و کەسانی کە کارەکەن ليرة علماء دور يعني هنا مثلا لسألوا آياتي وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين لسألوا عني كوا مثلا توانا يانيا ليرة كابرا دتواني بتسي فدية يبدا ليرة علماء دفر من آية أو طاقيا بهمان الشوا بشكا لحدة شي سربخو يعني أوش بش يعني وكو مشقة بشيك شي سربخويا لعذر لبو أوي كابرا بروجي نبي عند علماء بتايبتي أو أنا كإسلام معاصر مثلا يكلوانا دكتور عصام تليمة مثلا يكلوانا محمد عبدك ومالك زانا يديك أوان دلين بلين مشقة سبب شي سربخويا كخواي پروردگار لا كوتاي آياتك أفرمي يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر خواي پروردگار ناوي باركتان لبارك كاكلتوانا نقودانا بي بلام علماء دفرمون شي أفرمون أو كساني كواد بياني دس نكار هشتا كابرا نتسو تكار لو أنا سبيني كارك الرك نكبي لو أنا سبيني كابرا بشمان ببيتوا لو خاطري أو كابرا احترامي وقت بقري لسر أو كابرا بيويست الشوين نيتي بروجي بوني بيني وهروا باشي ويش بخوا ليرا سبيني كاتك كتسو دستي بأي شكرت باو كابرا أتواني دستي بأي شكرت ليرا دتواني الروجي بشتري أجر مشقة الشي نبو زال ليرا علماء أو حلية دنين زور زال تنزيلو نانا قاعدة دفرمي بتايبتي حنفية كان دفرمي تنزيل المظنة منزلة المئنة قاعدة فقهية للزور زار تشتك
ئەگەری هەبوونی هەبوو حیسابی ئەوەی لۆ ئەکرێت کە واقع بێ تێگەی یعنی ئێستا مەثەلەن کابرایەک ئەگەر بێت و دەستی بە ئیشێ کرد عولەمایەکانی ما عولەمای مەذهبی شافعی بەعام فتوای کە ئێستا لە کوردستانی لەسەرە دەڵێ کابرا باسبێنێ بچی دەست بە ئیشێ بکە کەنجی گەیشتە مەرحەلەی مەشەقەتی کە گەیشتە مەرحەلەی ماندیبوونی بە ئەو کابرا ڕۆژەخۆ بشتێنی گوناحباریش نییە و ڕۆژەکە دیکە بە ڕۆژی دەبیتەوە ڕۆژەکەی دیکە دوای ڕەمەزانێ بەس ڕۆژەی دەگری یان دەبیشتە چیش بدا نان ئەو کابرا بەستەنها ڕۆژێ دەشتێنی ئەوەی کە تشتی دەداتن ئەوە لە ئەو ئافرەتەیە کە لەبەر خاتری حملەکەی تێگەی یاخود لەبەر ترسی منداڵەکەی ئەو ڕۆژێ ئەشتێنی ئەوە فیدیە لەسەر ئەوانەیە لەسەر مسافری نییە لەسەر کارکەر و ئیشکەری نییە بەڵام دەبی یەک شتی بکەین ئوستاز لەکنەمە وا بوویتە باو دەرێ کابرا هەیە ئەچیتە ڕۆژە عملەچ وڵی کاکە ڕۆژم پێ ناجیت ئەتوە گەر بێت و تەماشە بکەی لێرە جۆرێک لە وەهمێک دروست کرا لەسەر ڕەمەزان و لەگەر ئیشێ مەرج نییە جاران ئێمە دەزانین بەوەی کە باو باپیرانمان دروێنەیان کردێ لە کاتی شە بە ڕۆژی بووینە زۆر نەفەر هەیە ئێستا من دەیناسم وەستا بلۆگدەریشە دەرم مامۆستا بە ڕۆژیشە نەک لە ڕەمەزانی پێش ڕەمەزانی پاش بە ئینساف و سێری ئەو بابەتە بکەین دەزانی سەردەمانی پێشتر فەرقی هەیە ئەوەی کە کۆمەڵک هۆکار هەبووە لەوەی کە ئەوانەی پێشتر بەدەنیان بەهێزتر بن و ئەو خۆراکانەی کە دەخوران و کوالیتیەکەی زۆری ژیان جیاواز بوو هەندێک حاڵەتە بوو ئینسان کە فێری کۆمەڵێک ساردی و گەرمی نەبووە لە سەردەمێکی دیکەی جیاوازە توانێ بەرگەگرتنی هەیە بەڵام سەردەمی ئێستا جیاوازترە سەرڕای هەموو ئەو ببوورە کەمێک درێژش دەکەمەوە ینی قسەکان هەبوونی کوالیتی جۆرەها خراپ لە بابەتی خواردن و ئەو سارکەرە و گەرمکەرەوەە کاریگەری لەسەر مرۆڤ دەکات ئەمە وا دەکات جگەلەوەی قەلەقی و سترێسێکی زۆریش لەسەر ئینسانەکانی شێوازی کارکردن لەم جۆرێ ئەمە دەگۆڕێت پرسیارەکە مەبەستەکەم لە یەکشتی بوو مەبەستم ئەوەیە ینی خوای پەروەردگار دەواازەی دانە بەس ئینسانیش خۆ نەترسینی یعنی هەندێک جارە بابەت ئەبیتە وەهم ئێستا مەتەلەن ئیسلامەتی کە هاتیە لە بۆ دژی ئینسانی نهاتیە و ناشەوێ یعنی بە کورتی مختصری عیبادەتەکان لە بۆ ملشکاندنی ئینسانی نییە لە بۆ دروستکردنی ئینسانیە کاتەچی کە ئەو عیبادەتە دەبیتە سەبەبی مەشەقەت خوای پەروەردگار ڕوخسەتی دایە بەوەی کەوا بە ڕۆژی نەبی وەختەچی دیکە بە ڕۆژی ببیەوە بەڵام کابرا هەیە ئێستا مەتەلەن تەلەبەیە دەبینی وەڵام مامۆستا تەلەفۆنمان لۆ دەکەن مامۆستا وەڵای ئەوە ئیمتیحانم هەیە ئیمتیحانم پێ ناخۆن باشە ئەتوو دەتوانی شەوێ بخوێنی ڕۆژی ئیسراحەت بکەی یعنی ئەتوو هەندێک جار بەدیلی دیکەمان هەیە ئەمە خۆ ئەتوە گەر بێت و کابرا گەر بێت و شەوێ بخوێنی ئوستا شەو درێژن وەنیەمە شەوێ بخوێنی ڕۆژش ئەتوو لە دوایەوەیکەوە فتارت کردیە بەشەی دەگەر بخوێنی وەختەکەش دەبیتە وەختی ئیسراحەتی ئەگەر زانیشت تەسیر لە مێشکت ئەکا تەسیر لە خوێندنێت ئەکا وەزانیتت بەوەی کەوا بارە ڕۆژەکەی خۆت بشتێنە و جارەکە دیکە بە ڕۆژ بەوە کابرا لۆ خۆشی خۆی سەفەری دەکا یان ئیشەکەی سووکە لە دوکانێ دانیشتە بەڵام دڵێ وڵڵی ئەمن تااقەتم نییە مادی دەبم ڕۆژەکەی دەخۆم نەک تااقەتم نییە دیکە بە کەیفی خۆی ڕۆژووی دەگری مەسەرەن کاتەکە کەمە زستانی لە خۆی دەگری بۆ نمونە هەروە ئەوە ڕۆژەکەی بەس دەگری یان دەبی ئەویش فیدیەی بدە وڵای ئوستاژیان تەڵام پێغەمبەر فەرمی صلی الله تعالی علیه وسلم ئەفەرمی دەربارەی ئەوانەی کە ڕۆژی ئەشتێن بە عوزر ئەفەرمی لە خەوێدا حەدیثەکە طبعا صحیحە ئەفەرمی لە خەوێ هاتن دوو نەفەر پیلیان گرت منیان بردمە چایەکی لەسەر چایەکی نەفرێک کۆمەڵە خەڵکێک کۆمەڵە منزەرەکی ئەبین یەک لە منزەرەکان ئەفەرمی بینیم کۆمەڵە خەڵکێک بە پاژنە پێیەکانیان بەهاوە کرابوون سزا دەدران هاتو هاواریان لغاوەکانیان خوێنی لی ئەباری فەرموم ئەوانە چێن گوتیان یا رسول الله صلی الله علیه وسلم ئەوانە ئەو کەسانە نەکە لە ڕەمەزانێ بەبێ عوزر ڕۆژان شکاندی یعنی خەتەرە بابەتەکە ئەوەیە کابراایەکە گەر بێت و یەک ڕۆژێ بەبێ عوزر بشتێنی هەموو ساڵێ بە ڕۆژی ببیتەوە خێر و پاداشتی ئەوەی نییە ئێستا وەکو بێ عوزر ئەوەدا ئەمن لۆخم لێرەمە پێکەوە لەگە ژوانی پیاسێک یەکسەرەوە ڕۆژیم دەشتێنن بەبێ عوزرەوە مۆزوعاتی دیکەیە بەڵام ئەمن سبێنی هەر لە بۆ خۆشی خۆم پیاسەکی تورکیا دەکەم یعنی دەتوانم ڕۆژەکەم بشتێن هیچ دوو جۆرە سەفەرە بۆ خۆشی خۆ دوو جۆرە سەفەری هەن ئوستاس باشە ئەو سەفەرێک کە علەماکانی شیعە فتوایان لۆ داینە دەرەگەر بتێ بە ڕۆژی نەبی 25 کیلۆمەتر لە ماریوە دوورکەوە ڕۆژێ بشتێنەوە لە مەزەبی ئەهلی سونە وجودی نییە تەماشێک ئەوە هیچ یعنی کابراایەکە گەر بێت و بری وەڵای لە خاتروی بە ڕۆژی نەبم بچمە سەفەرەکێ ئەو کابرا لەسەر نیەتی خۆی پاداش دەدرێتەوە بەڵام وەکو جانە بە شەرعیەکەی کابراایەکە چیتە تورکیا هیچیشی نی وەکو ڕەحەتی گیان سەفەری ئەکا بەڵێ لە ڕووی شەرعیەوە مادام ئەگاتە حەدی قەسڕ لۆی هەیە ئەو کابرایە لەبەرەوەی سەفەر ئوستاز ئەگەر بە تیارەی بیکەی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم قطعة من العذاب کابرا هەر لە ڕوحیەوە سزا ئەچێشی هەر دوورکەوتنەوە لە ماڵی دوورکەوتنەوە لە وەتەن دوورکەوتنەوە لە نیشتیمان دوورکەوتنەوە لە زێت خۆی لە خۆی دەتەعزیبە ئیسلامەتی حیسابی ئەو بابەتەی کردیە کابرا کە دەچی با بڕوا ڕۆژا خۆ بشتێنی وچی هاتۆ وەختەچی دیکە ڕۆژە خۆ گرتۆ فیدیۆ شتی وای هیچ فیدیۆ شتی لەسەر نیە نەخێردە کارکردن بجام دۆمینە سەر بابەتی
کەنگی بۆ ژنێ و بۆ کچێژی فەرزە وەکی کوڕی جدۆهیتنەوە بینەوەنەدا هەیە سەر مەسەلە کۆرکردنی ئەگەرت ماڵۆ بۆ بخودا بێت یانژی ئەگەر یۆشی کردی بەخۆی ئوستاز مەسەلەی کارکردنی ژنە لە ئیسلامەتی ئەگەر بێت و تەماشای سەردەمی پێغەمبەری بکەیت صلی الله تعالی علیه وسلم لە سەردەمی پێغەمبەر علیه الصلاة والسلام ئافرەتان شان بەشانی پیاوە کاریانی کردی بەڵام کارکردنی ژنا کۆمەڵێک ضەوابیطی هەیە لەبەرەوەی ئەو ئافرەتە کاتێک کە دەچیتە دەرێ لەوانەیە کۆمەڵێک سلبیات دەگەخۆبینی ئێمە ئەزانین بەوەی کاری گرنگی ئافرەت دروستکردنی خێزانە دروستکردنی مرۆڤە دروستکردنی جیلە مەدرسەیە دایک کاتێکەوە جیلێکی دروست دەکا ئەگە وشاربی جیلێکی دروست دەکا کاتێک کە دەستە دەرێ ئێمە دەزانین بەوەی کەوا بە تایبەتی لە دنیای جەنجاڵی ئەوڕۆ کاتێک کە دەستە دەرێ کۆمەڵێک مەشاکلی لە بۆ دروست دەبی و ئەو پەیامە گرنگەی کە هەشێتی لە بیرەکە لۆی ئیسلامەتی هاتێت چیە ممنوع ناکە تەنزیمەکە تەنزیمەکەدا ئافرەت هەیە دکتۆر ئافرەتی ئەفسەرە یعنی تەماشاکەی ئوستاز چۆن تەنزیمەکە ئیسلامەتی مثلەن تەماشاکە هەندێک حاڵەتە واجبە لەسەر ئافرەتێکیش بکە مثلا لەو کاتێک ئافرەتەکە مردی لە ماڵەیە کەس بە خێویان بکە ئافرەتەکە شیشەی دەزانی ئافرەتەکە دەزانی کار بکات توانای کارکردنی هەیە ئەو ئافرەتە ڕاستە مەشقەتی گەلک زۆرە بەڵام ئەو کات دەچێتە مەرحەلەیەکی دیکە لە مەرحەلەکانی حکمی شەرعی بۆی کەوا پێویستە یارمەتی مردی خۆ ئەمە ئافرەتمان هەبوو لە سەردەمی پێغەمبەری صلی الله تعالی علیه وسلم گوت یا رسول الله صلی الله تعالی علیه وسلم ئەمن ئافرەتەکەم مردی مردی گوت یا رسول الله صلی الله علیه وسلم لە عادەیمە ئەگەر بێت و نەچم قەسپەکان ئاو نەدەم قەسپەکان هیچ کە بن یانە زەرریان پێ ئەگا کەچی لەسەر ئافرەتیش پێویستە بڕ خۆ تەحەفوظ بکە و ئافرەتێکە لە عادەی وەفاتی مێردیدا پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم فەرمووی بڕۆ ئیش بکە تماشاکەی لە ماڵا پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم بیلالە فەرمی تەماشام کردی دوو زەینەب ناو لە پێش دەرکە ماڵا پێغەمبەری بوون صلی الله تعالی علیه وسلم گوتیان بڕۆ بە پێغەمبەری برێ صلی الله تعالی علیه وسلم بڵێ ئەمە هاتینە ئەگەر زەکاتی بدەینە مێردێ خۆ دروستە یانە دروست نییە بەس گوتی تخوا نایە نەدەیە پێغەمبەری صلی الله علیه وسلم والله بیلالیش چی دەفەرمی چێنە دەرێ والله رسول الله فران و فرانە خێزانێ فرانە و خێزانێ فرانە فەرمی هاتین یەکە چا خێزانێ عەبدوڵڵا کوڕی مەسعود بووە وتی یا رسول الله صلی الله علیه وسلم مێردی من پیاوەکی دەستکورتە یعنی ئیشی پێ ناکرێن یاخود مثلا لەوانەی عذری تایبەتی خۆی بن خۆشە یانە مثلا دەبینی دەستکورتە لە ڕووی مادیە و ئایا دروستە ئەمن لەبەرەوەی بزانە تەماشاکە حتا خێزانە کابرایە لەبەرەوەی پارەی تایبەتی خۆی هەبووە وانە بۆ مثلا برم یاڵا کاکە بابچین زێڕی لێ بفرۆشین بە تڕبێل بدەین دوایش داوا بکەی والله ئەتو ئافرەتە چی ناگونجەی دەگا لە ئیسلامەتیە تێڕوانین لە بۆ ئافرەت صاحب مولکە ئافرەت صاحب پارەی خۆیەتی ئافرەت صح بەڵام معنەی وانیە کە ئەو ئافرەتە ئینسیجام نەکات دەگە مێردەخۆ معنەی ئەوەی نیە کە طغیان بکات بەسەر مێردەخۆ لۆی تەماشا ئەەکەیت لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه حتا لە قورئانێ ئەمە تەماشایەکی ئافرەتی قایدەمانەیە بەڵقیس نمونەیەکی زیندووی وڵاتێکی دیموکراسی ئافرەتێکی عاقڵ ژیر تەماشاکە خوای پەروەردگار جەل جەلاله لە قورئانی ناوی تۆمار کردی لەسەر چییە لەسەر ئەو زەکایەتی کەوا توانێتی قەومی خۆ لە ململانەی لەگەڵ هێزێکی نابەرامبەر بپارێزی بێ موسڵمان ببی مەملەکەتی خۆشی بپارێزی ئێمە لە قورئانە چیرۆکی ئافرەتێکمان هەیە مثلا جەمیلە خێزانی ئەبوو لەهەبیە چ ڕۆڵێکە بینی لە ڕووی سیاسی لە دژایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕووی دەرونی و نەفسیەوە ئافرەتێکمان هەیە مثلا بەدیوە خراپەکەیەوە ئافرەتێکمان هەیە ئیجابی ئاسیەی کچی مەزاحیم تەماشاکەی چ ڕۆڵێکە بینی لە پەروەردەکردنی موسا و ئامادەکردنی و لە دوای لە باربردنی مثلا عەرشی تاغوتێک و عەرشی زاڵمێک کۆمەڵێ ئەمە 16 یعنی بە کورد و کرمانچێکی کچیش وەکو کوڕە ژنیش وەکو پیا بووی هەیە بەڵام زەوابت نەک بەو تێڕوانینەی ئێستا هەیە نەک بەو تێڕوانینەی ئێستا بەو تێڕوانینەی ئێستا تێڕوانینێکی ئیسلامی نییە ئەبینی ئافرەت تەماشاکە ئەچتە دەرێ نەخۆدا پۆشی ئافرەت نەحیسابە ماڵی ئەکا ئافرەت تەماشاکە نەحیسابی اختلاطەکە لە ئیسلامەتی کۆمەڵە ضابطێکی ئافرەت دکتۆرێ دەچی ئیشی دکتۆراتی خۆی فەرمانبەراتی لێگەڕی مامۆستا ژنەکە باڵاپۆشە محتەرەم هەموو شتێک تەمام دوکانە چی میوەی لە خۆی دەکاتەوە هیچ مشکلەی نییە ضرورەتیشە و خەیر و پاداشت لەسەر وەرەگری ئیسلامەتی مبارەکەشیەکە پیرۆزبایی لێکە باشە ئەوانەی کە لە ڕەمەزاندا بەڕۆژوونە و کاریش دەکەن ئەجری کارکردنەکانیان يعني مضاعف دەبێت بالتأكيد إنما الأجر على قدر المشقة أتو خواي پروردگار جل جلاله داينا پیغمبر كابرات خدمت پیغمبر صلى الله تعالى عليه وسلم قلت يا رسول الله صلى الله عليه وسلم درمك إنسان پیدای دکا لپینا خواي گور صرفيه کا درمه چي دک لپینا فلاني صرفه کا درمه چي لپینا درمه چي لپینا خزاني خوي لپینا عيالك كامي خير زيات فرمي او درهمي ك اتو لپینا ومعلوم من ذلك قوت اتو تماشا او كسي كبروجي دبي خير پاداشت روجي لا چي دك خيرك دك شي وكو مجاهد حسابي لبو دكري كتسو بارو نان حلال من ذلك كان خوي پیدا مجاهد بحسابك وكو مجاهد بحسابك والله يعني او كسي ك او دم يقصي لسر او كسي ك
نان و قوت بۆ ماڵ و منداڵەکەی پێیا دەکات وەکو مجاهید سەیر طبعا دەکرێت. وەک مجای سەیری کرد چونکە لە جیهادی جۆرا و جۆرمان هەیە حەڵال بێت حەڵال بێت طبعا ئەو کابرا کە دەچی نانی خۆی پەیدا دەکا ئیشی خۆی دەکا ئیشی خۆی بە مەزبوطی دەکا لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەو دەستەی ماچ کردووە کە کارەکە صحيحة طبعا شي بو يعني دست عمل ابو كابرا تخزمت بيغمبري صلى الله تعالى عليه وسلم قلت يا رسول الله صلى الله عليه وسلم خير بيبك أو حديث صحيح طبعا حديثك الصحيح تخزمت بيغمبري صلى الله عليه وسلم قلت يا رسول الله خيرك بيبك فرميتي ولا ست هي لما قلت يا رسول الله هيك ست هي لقيت اكيد قلت والله يا رسول الله عندك كونت تشتهي لما فرمي بربي هنا مزادك بيغمبري صلى الله عليه وسلم تشيلي مكري درام يقدو درام بيغمبري صلى الله عليه وسلم بلغت شي دي فروشي وكابرا دسي فرمي برو مبلغ شوي أداته برو كندري شبيه بكرة وبوش توري داسة شبيه بكرة أفرين برو إيش بك هتاوك بازدر روجي كداران بينا بفروش نيوه باش بازدر روجا كابرا ديتو تماشا كباري لكنا بازدر درمي لكنا وتن مصرفي شكر ديو دل خوشو بيغمبري خو عليه الصلاة والسلام فرموي كار كردنت إيش كردنت جورتلو فضل پاداشتی چاکتر لای خوای پروردگار بوی که وابستی لبردستی خالصی لبر خالصی دست بان کیتو دب خیرت بی اکن یعنی خیرت بی غير تسمان بير پیغمبر عليه الصلاه والسلام دي او انسان فير كار بك فير دست بانكرنوينك فير تسولينك فير اوينك بس هذا بنشي حاضر خوري برسي بدبي يجي دبي او انسان هر انسانك بي بغوري بيجي براس دبي كار بك زيان كار كردنك زاري وهي كار كردني عقليه زاري وهي كار كردنك كار كردني جسديه هم زور كار كردنك بضرام حلال بيت هم زور كار هم زور كار كردنك الاسلام محبوبه ومرحب به داوي لكراوه وبسن كراوه بمرجك لقر ياسا كان اسلام بقول انا وظلمي تدانا بغدري تدانا بوار وفسق وفساد وفجوري تدانا دكتور كبرى كيل سر كاري خو هر كارك بت وقت بانگی و نویجی هات هر وقتك بت مالای بانگ دا کاری خوب بکت يوم بشتا نویجی فرض السر بشتا مزقفتي جماعي نویجی خوب استاذ جان اما نویجی جماعات طبعا لكن عندك مذهب فرض عينه يعني حكمي اغلبي شويه فرض كفايه وكو شعاري اسلامتي ناكر التاريخ بكري يعني دبي عندك هربي كان كدري فرض كفايه بمعنى او دبي وكو شعار انزام بدري حركاتك كنكرا سزا ادرن او قومه يعني لما قرأتش بون منا يعني نجير أنا كان متون بلام أمر متوم يعني جناح لسرمنا زاليدا وكو جناح أتو دمينتو أو بابتك يعني أو بابتك علماء هذا فرمون كابرا لويه بتسيل وهي نتيجة لما عليك الخير وبعداش تطلبوا نانو سري خير وبعداش الجماعة تطلب لما عليك خير وبعداش تخطوا نسري بلام أتو خير وبعداش أو إلى دستدي بوي كواب نبوي بشك لو فرض كفاية لو كسانك إيشانه إيش دبيت الدوجور عندك شيء كابرا تيدا إلزامية يعني ناتواني بتزيبيري سنابت ليرة موظفي كابراج كارمندي وقت ينوجي ناتواني برنامج بتزيبيري يعني كابراج تماشاك حرسة يعني تماشاك كابرا مثلا تماشاك الماركت تشين ناكري بتزيبيري محاسبة دكان ناتواني بتزيبيري او انا يعني كابرا شوانا كوملا عذرك هن لكتابة فقهية كان باس كداون بوي كوا سبب لبو نكردني نتون لبو نوجي جماعات بلام كابراك اگر بيتو لنا نوجي لنا ايش خدابي ودشتواني بتسي او كابرا براستي خير وباداشتي يكجار قوريه كاتك ايشكي بزيدري تاثير الايشكين مسؤوليه نبي طبعا زاليرا كابرا براستي عندك لما سبع فرمن با غناه بار وتاوان بار لبرته مثلا ببلغي او عبد الله كوري مكتوم كابرا شكوره وهات خدمه بيغمبر صلى الله عليه وسلم قلت يا رسول الله صلى الله تعالى عليه وسلم من كابراكم كسني دستم بقري من بنت جينت مزغوتي بيغمبر خوي صلى الله تعالى عليه وسلم فرمي كس جوت لبانجي دبي انا قلت بالله يا رسول الله او رايك بانواع حضور لمزغوتي ابي وجودي هبي بلام رايي دي كمان هي او كابرايا وكو غناه بار ناكبي يعني وكو غناه او كابرا بري تاوانا چی کردبی تاوان نکردیتی بلام مقصره لقد جيبه عندني شعار شي اسلامي لوي لومي دكري او كابرا لو دي بابته كان لقد وي ان شاء الله خدش ترازي بدو قال خوش حال بين خوش حال ترين ايما ودبر رمضان بيروز خد مازال لي واش قال فاداش زور بريس دكتور نادواني اي خدش ترازي جام دي صوبتشينا في اولي ماندينا بن جماعات اقاتان ليبوني لا إيش علاقات ماندينا بس أو بيج أو أبزار دس بس رودي بكن سرته عندك قصة ما كر ديارنية ونازانم تse تاو ديارنية على السوشيال ميديا وشوية كان ديارن أما أجمع لينيا والله خوي راستي هربخوم كم ترخم لولا يعني وبني نانا بلام وكو بيوستي جراجا عند كان راستي بدم وناتنا إن شاء الله أبى كم ترخم مرة كان بخوان أو كاتي ان شاء الله انا ان شاء الله السوشيال ميديا اكتيف نو باخذ اللي بيني
جان دوای دەفیشی پێدەژێت دێتە جیت دوای باس لە بۆ دەکەم شە و ماشەڵڵا ئەوەیەک لەگەڵ مامۆستا چالاکیمان هەبوو بەڕاستی الله ماشەڵڵا دەست یاڵڵا ڕاستە یاڵڵا ما شاء الله ليبي اللهم صل على هبي يا اخوان ويهر بجي ويبدك يا ربي هالمين ويسحت حقم يقصان دك من الشاز بتشان تام اتوبيان او لا ده أمي جمنا شاز شيبو يعتادي وش أنا هرد ده نا هر وبزان أبو لبيني دفو أبو أتوبي وبزام لا ده بس بتكنيك هنا تو زوام زور يعتادي وش أنا أقال لير أقال لي الرخناش زقري
ئەو هێشتا دەفەکەم لە دەستی نەگرتی نەبی ساڵەکی دیکە دەفی لە دەست بیت گوێم باشە گوێم مۆسیقیە دەناسمەوە زۆر جێی موسیقیە جێی خواردنیە هەر شوێنێک باسی خواردن بکرێ من جێم لێ بەس ئەوە باسی موسیقا وش کۆدە ئەوازم کە بۆ ئەڤر و کۆدەیت بوو مەش جێک خۆدینەکە تایبەت داچستان ئەوە طبعاً ما بەحسێ کۆرکردنی کرد هەر کەسێکی کۆر بکرد خێرە ئەو کچ و ژنانەی کە لە ماڵێش ئیش دەکەن پارێکی بخۆ پەیدادکن ئەوژی هەر خێرە هەر نۆ بەرنامە پۆشیوێدا پۆرژی مە هەندێک میێوان کردبین ئەوێت کارتکن عافیەتت بی داچستان ئەوە ئەوانەی نردیە دەستی خۆش بی ئیشەڵڵا دێ شەوەکێ وان کەسۆژی میێوانکین ئەوێت کارتکن کچ بن کوڕ بن کارێ نۆف مەسەلەن بخۆل ماڵ کارێکیتکن و پارێکی پێوە پەیدادکن ئەرێ وڵڵا خواردنەکە خۆش یعنی کولیچە هەم برمە نەما وڵڵا داوای لێبورد نەکەم بەس کۆدەمان ئەحمەد کەرەم کە براو نانا بە جیزە قیمەی چیە وای دەستێتوان هەمیەوە خۆش بنەوێت کارتکن کچ بن کوڕ بن ها پرۆژەی تایبەتی ماڵیان هەیە بخۆن ئیشە چی دەکەن دەست خۆش بێ دەستێت خۆش بندەیگەسانی خودێژە ڕۆزی بێت سوشال میدیا ئەوانە زۆرن ئیش دەکەن بۆ خۆیان سێر بکەن مەسەلەن یەکە کشتەی دەیەوێت لە خۆیان داوا دەکە مەسەلەن لە ئیشی ماڵی خواردنە سوزانم شیرینی ئەو شتانە کەلوپەلی ناو ماڵێ چەندە تەرگرتە بوون ئەوە یەک ساعتە دەخۆن بەتامە لوێ ئەو شەربەت و دیسەمە باسی خۆرنی و بە خۆڕنەوە ئەو شەربەتانە دەیخۆی هیچ دەخۆیەوە ئەوانەی بازاری سوڕۆنە والله هەرچەند شتی طبیعی هەبی طبعا سعریشیان زۆر فەرق نییە هەبا پێت بڵێن قەناعەتکە شەربەتەکی توزانم عسیرەکی طبیعی هەیە لەگەڵ یەکە کە سوبغ و دەرمان و شتی تێدا هەموو شەکرە قەناعەت کە هەمووی ڕەنگە 500 یان هەزاری فەرق ئێبوو بچم ئەوەی خراپە بیخومەوە کە طبیعی و باشەکە هەبی سروشت ئەمە تا ئێوارە ئێستا تا سبێنێ چکەوە ئێوارەمە ڕدایە تا سبێنێ تا ڕۆژهەڵاتێ بڵین خراپە لەوانەیە فەرقی هەبی لەوەی کە بزانین خراپیەکەی چەندە لەوەی کە دکتۆر باسی بکات کە خراپیەکەی چییە کاریگەری خراپەکانی چییە ئەو کارمان دکتۆر هەڵوێست ئامادەیە بڕگەیەکی تەندروستی ئامادە کردو جگە لەوەش بڕگەیەشی دیکەمان هەیە تەندروستی سەبارەت بەو کەسانی کە گورچی لەو میزەڕۆیان هەیە و بە ڕۆژوش دەبن لە مانجی ڕەمەزاندا ئایا تا چەند پێویستە دەتوانن بە ڕۆژبن یان ناتوانن لەگەڵ دکتۆری تایبەتمەند بەم بوارە گفتوگۆ دەکەین ئێستا دەچینە ئەوەی کە دەفەفکۆری خۆ هەڵوێستی دکتۆر هەڵوێستی ئەو دەستی دەتر بەحسا خڕۆبیێت وان شەربەتا کرد ئەوێت 24 ساعتات هەیوا ڕەمەزانێدا بازاری وانەیە گەرم و تێنە فرۆتن وێجا شەربەتێت کەسک زەر شین مۆر سۆر مور هەیە مورم نەدی شینی هاتینوکە ئادێ قەڵە بڵانی چۆنە باشن خرابن خرابیەتوانە حتا چه حدن باش نییە خراپە بازافکۆری خۆ دکتۆر هەڵوێست ئەم کاتتان باش من دکتۆر هەڵوێست کە ڕەمەزان دێت ئەم شەربەتانە بەرناکەون لە بازار سەرەی زۆریان بۆ گیرێت وابزانام هەمووشمان هاوڕاین کە ئەم شەربەتانە هیچیان سروشتی و فرێش نین بەڵام ئەی مێوژەکە سروشتی ئەمەیان ئەمەش دوای قسەی لەسەرەکەین یەک بەیەک ئەمڕۆ ئێمە لەم بڕگەیەدا باسی ئەم شەربەتانە دەکەین کە چیان تێدایە ئەو قسەی تیانە کە ئەم شەربەتانە ئەم چوارەیان هیچ نەبێ دەستکردن و فرێش نین و تەندروست نین ئەمە ئەوەیە زۆرترین قسە لەسەر ئەم شەربەتە شی نەکرا خەڵکەوت باشە ئەمە بێ شەربەتی چی بێواشینە کە ئەمە بینی ئەڵی سەد ڕەحمەت لە ئەم شەربەتانی تر چکە ئەزانم ئەمانە شەربەتی چیە ئەوە مۆزە هەرچەنە سەوزیشە و مۆز سەوز نییە ئەوە هەنارە ئەوش پرتەقاڵە بەڵام ئەی شینەکە چییە دواتر وتیان کە شینەکە هی بلوبێریە بەڵام بلوبێری خۆی ئەوە نابێ لەوانەیە فەردێک بلوبێری و پێویست بێتاوکو و بتڵێک شەربەتی شینی بلوبێری تێ دروست بکەیت کە شەربەتێکی ئاواشە کڕیت بە هەزارە ئەبێ چەنە بلوبێری ئەسڵی تیابێت ئەو پرسیارەکە یەک کاردانەوەکان لەسەر ئەمە وای کرد کە لیژنەکانی تەندروستی سلێمانی شەربەتی شینیان بە یەکجاری قەدەخە کرد و ئێمە بە هەزار حاڵ ئەممان دەستکەوتە تاوەکو پیشانیەوەی بین
با من باسی ئەوتان بۆ بکەم کە پێکاتەکانی ئەم شەربەتانە چین کەمە لەو کاتەوە بە خراپە ناویانێنم بۆچی پێم وایە ئەم شەربەتانە تەندروستین. ئێستا لە ڕێی گرافیکەکەەوە یەک بەیەک باسی پێکاتەکانیان دەکەین. یەکەم پێکاتەی زۆر دیاری ئەم شەربەتانە ئەوەیە کە لە 12 ئەم شەربەتانە شەکرن کە خۆتان دەزان شەکر بۆ چی خراپە، بۆ شەکرە خراپە، بۆ دڵ خراپە، بۆ هەموو ئەندامەکانی جستە خراپە. و لیمەندۆزیان تێدەکرێت بە تایبەتی بۆ منە شەربەتێکی وەکو شەربەتی هەنار پێویستی بەوەیە کە لیمەندۆزی تێکرێتە تاوەکو تامی ئەو تامە بێت کە نزیک بێت لە شەربەتی هەنارەوە و کالۆری زیادەیان تێدایە کە قەڵەومان دەکەن و ڕەنگی دەستکردیان تێدایە چکە خۆتان دەزان ئەگەر تۆ لە ماڵەوە شەربەتی مۆز بکەیت سەوز دەرناچێ و شەربەتێکی پرتەقاڵ بکەیت ئەم پرتەقاڵە تۆخە دەرناچێ. لەبەرەوە بزانین ئەم ڕەنگە دەستکردانە منەمێ ئەمڕۆ بە تایبەتی باسی ڕەنگی دەستکرد بکەم کە ئەم ڕەنگانە چیان تێدایە و لە چی پێکات. کاریگەریەکان و پێکاتەکانی شەربەتی دەستکردمان باس کرد. کاریگەریەکانی ڕەنگی دەستکرد لەسەر تەندروستی. ڕەنگی دەستکرد چیمان لێ دەکات؟ یەکەم لاوازکردنی کۆئەندامی بەرگری، واتە تۆ جستت لاواز دەبێت کۆئەندامی بەرگریت لاواز دەبێت و ناتوانێت شەڕی میکرۆب و ڤایرۆسەکان بکات و زوو نەخۆش دەکەوێت. دووەم پێکاتەی شێرپەنجەی و ژەهراوی تێدایە و دوایش دێنە سەری کە مشتەقاتی نەوتیشی تێدایە ڕەنگە دەستکردەکان. بۆ نمونە مادەیەکی وەکو ئەمینۆ بایفێنیل و ئەمینۆ ئەزوبێنزین بنزیدین ئەمانە هەمووی پێکاتەی زۆر مەترسیدار و ژەهراوین و مشتەقاتی نەوتن لە ناو نەوتە هەیە و بۆ نمونە ڕەنگیەکەیە ڕەنگی ڕێت سەی پێدەوترێت کە لە ساڵی 1990ەوە ڕەنگێکی سوورە دڵنیانیم کە ئەم شەربەتە ئەوەی تێدا بەکارهێنراوە بەڵام لە 1990ەوە دڵنیا بوونەتەوە پزیشکان کە ئەم ڕەنگە سوورە ڕەنگێکی ژەهراویە و شێرپەنجە دروست دەکات و تاوەکو ئێستش لە بازاڕەکاندا دەفرۆشرێت. باش شێرپەنجەی میزەڵدان و مێشک و جگەر و سپڵ ئەمە چییە؟ تاقیکردنەوەیە کراوە لەسەر هەندێک مشکی نێو تاقیگە. ئەم شەربەتانەیان دراوەتێ کە ڕەنگی دەستکردیان تێدایە. دوای ماوەیەک هەمویان تووشی شێرپەنجە بوون، یەکێکیان تووشی شێرپەنجەی میزەڵدان، یەکێکیان مێشک و یەکێکیان جگەر و یەکێکیان شێرپەنجەی سپڵ بووە. کاریگەرەکان هێندە بەهێزەوە کێشەی هەر سوو گەدە دروست دەکات. بێگومان خۆتان ئەوە دەزان لەوانەیە هەستان پێکرد بێت کە گەدە تێکچوون و دڵ تێکچوونێکتان هەبوو بێت. کێشەی هەناسەدان دروست دەکات ڕەنگی دەستکرد چکە بۆیەکانی هەناسەدان هەڵدە ئاوسێنێت و هەستیاری و فرەجوڵەی لە نێو منداڵاندا دروست دەکات. خۆی منداڵەکەت لەوانەیە داوای ئەمەی کرد بێت تۆ بۆ یەکڕیتە تاوەکو بێدەنگ بێت بەڵام بە پێچەوانەوە ئەمە وا لە منداڵەکە کات کە دوایی زۆر فرەجوڵە بێت و هەستیاری بە زۆر شت بۆ دروست بێت. ئەمە باسی ڕەنگە دەستکردەکان. دەمەوێت ئێستا باسی ئەوتان بۆ بکەم کە ئەم ڕەنگە دەستکردانە چۆن لە نێو گەدەدا دەمێننەوە و چۆن هەرس نابن و کێشەی گەدەمان بۆ دروست دەکەن. ئێمە لەسەرم بابەتە لەگەڵ لەشکر حەمید پسپۆری خۆراک قسەمان کردو با پێکەوە بینەری. ئەو ڕەنگە دەستکردانەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەکاردێنرێت بۆ ڕاکێشانی سەرنجی هاوڵاتی بۆی کە بەرهەمەکە بکرێت لە هیچ وڵاتێکی دنیا بەکار نارێت بۆ ئەمانە لە مشتەقاتی نەوە دروست دەکرێت لە تاقیگە ئەندامیە کارلێکی کیمیایی پێکرێت ڕەنگەکانی پێ دروستکرێت واتە هیچ ڕەبتێکی بە خۆراک و بە میوەکانەوە نییە کامانە هەمووی ڕەنگی دەستکردن کە بە دڵنیاییەوە زیانی زۆر هەیە بۆ تەندروستیمان. ڕەنگە دەستکردەکان خۆتانەزان زیانەکانی ئەوەیە کە هەرز نابێت شی نابێتەوە لە ڕێی پاشەرە و پیسایە فڕنادێت دەرەوە لەناو مایدایانیشێت کە ئەمەش واکە کردداری هەرسکردنمان تێگا بڕی پێویست ڤیتامین و کانزاکان وەرناگرین بە دڵنیاییەوە بەرگی لەشماندا بەزێ و هۆکاربوون و خۆشی درێژخانەکان بە تایبەتی شێرپەنجە. لە سەرەتاوە پێم وتن کە باسی شەربەتی مێوژی شتان بۆ دەکەم ئەوەی کە لە بازاردا دەفرۆشرێت و پێی دەوترێت فرێش. پسپۆری خۆراک دەڵێت کە لە 10 ئەمە شەربەتی فرێشە و لە 90 دیکە دیسانەوە وەک ئەو شەربەتانی پێشووکەبوون باسکردن شەربەتی دەستکردن و ڕەنگی دەستکردن و تامی دەستکردن تیان دەکرێت. خۆی مەسابینین لە بازارڕ بۆنە شەربەتە مێژەکان کە بە ئەسڵی شەفرۆشێن ئەتوان بڵم بۆنە لە سادەی شەربەتی ئەسڵی تێکە لە سایان نەوەتی هەر بەم ڕەنگ و بەم تام و بەم شەکلە دروستەکرێت کە بە دڵنیاییەوە ئەوانەش زیان بە تەندروستیمانەگەنێ. بۆیە بە دڵنیاییەوە شەربەتی سروشتی تەندروستە ئەگەر سروشتی بێت و پێکاتی تری تێکەڵ نەکرێت. هەموو قسانی کە لە سەرەتای بەرنامەکە و کردومانە تاوەکو ئێستا مانگەێنێت بەوەی کە ئەمە شەربەتە تەندروستەکەیە، ئەمەش ڕەنگە تەندروستەکەی و ئەمە تامە تەندروستەکەی. ئەمە شەربەتی پرتەقاڵەکەمێک لەوە پێشخۆم لێرە دروستم کرد و
تامبوونێکی تایبەتی خۆی هەیە ڕەنگێکی تایبەتی خۆی هەیە پرتەقاڵێکی تۆخ نییە و هەموو ئەوشی کە لە نێویدایە تەندروستە و پڕە لە ڤیتامین و ڕیشاڵ. هیوادارم ڕەمەزانێکی تەندروستان هەبێ و دوور بن لە شەربەت و خواردنی ناتەندروست. هەر بژی دکتۆر هەڵوێست سپاس بە هاوکار ڕێز و سڵاوت مێ تایبەت ڕەمەزانەوەی پیرۆز هەکەوە دوێت ڕەمەزانەوە ڕەمەزانێکەوە تەندروست بێت ڕۆژیاکەوە ڕۆژیاکەوە تەندروست بێت و خودەی خێراوی زیاتر بنوێست خو دیر بکن شوان خواردن و خواردنێت نەتەندروستن چونکە هەر خواردن و خواردنەکەەوە نەتەندروست زیانە بگەینتە جەستێوە طبعا گوناه خودی ئیمانە ئەف سەحەتەوە دوامە ئەوێ ئیمانەتی فێتان پارێزین و دیجی دکتۆر هەلویستی هەموو بەتەفاسیل باسی کرد چەند خراپە هەندێکیان ها تێست لەسەر مشکی تاقیکە ئەوانە کرابوون تووشی نەخۆشی زۆر گەورەش بوون هەتا شێرپەنجە و ئەوانش بێجۆ تشتێ سروشتی یە بۆش بخۆن یە تەندروست دیرکەڤنیەش خڕۆب زلەترم بەحسێ بابەتێ تەندروستی بکەین بچینەت ناودەم ئەوە بابەتی ئەو شەربەتانە بۆ کاوکارمان دکتۆر هەڵوێست باسی کرد کە چەندە مەترسیدارە و ئەوەشی باس کرد کە ئەو شەربەتی کە بخورێتەوە کامەیە زۆر باشە و شێوازە سروشتەکەی بەخۆشی ئامادەی کرد ئەوە بخورێتەوە باشترە وڵا خۆشتریشە ئەوەی دیکە هیچ نییە شەربەتی پرتەقاڵ و موزە گەلتێکرد بکرێ زۆر خۆشە جۆرەها شەربەتێشتی زۆر خۆشەیە دەتوانێت بە هەموو شێوێک ینی بەتامتر و سوودی هەیە دیوە باسی کرد دکتۆر باشە لەسەر بابەتی تەندروستی بەردەوام دەبینە و جارە ئەوانەی کە کێشەی میز و میزەڕۆ و هەروەها گورچیلە و ئەو بابەتانەیان هەیە کلیە خەڵکی شەیە هەر ئەم نەخۆشانەی هەیە و بە ڕۆژوش دەبێت تا چەند ئەمە کاریگەری لەسەر ڕۆژوەکەیان دەبێت یاخود لەسەر تەندروستیان دەبێت بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆری تایبەتمەند بەم بوارە گفتوگۆ دەکەین بابزانین دلێر گەڵاڵی دکتۆر دلێر بەخێراتی دەکەین دکتۆر فەرموو گەڵە بخێرەوەتی عليكم السلام بخير بي دكتور جان رمضان تاج بيروس سيوز ليوش يا اخوة بخير فرمو دكتور بخيراتي دكتور سباس كاك ماشي الحمد لله سباس يا اخوة هرباش دكتور دليل قلالي كان كندرينج دلي امنيش قلالي ما يتر انا تا خزم درسون امن ازبيت بركب يا اخوة بخير بي دكتور زور سباس يا اخوة زور سباس دکتۆر کۆمەڵێک خەڵکان لە ڕەمەزاناندا بەڕۆژوو دەبن سەر ڕای ئەوەی کە کێشەی گورچیلیان هەیە و کێشەی میزەڕۆیان هەیە ئەو بابەتانە ئەوانە دەکرێت بەڕۆژوو بن دەتوانن بەڕۆژوو بن هیچ کاریگەری خراپیان نابێت لەسەر تەندروستیان سەرەتا سپاس بۆ میوانداریە و ئەو بابەتە تەندروستیە زۆر گرنگە بەڕاستی ئەگەر باسی گورچیلە بکەین سەرەتا پێناسەکی پزیشکی یان پێناسەکی زانستی بکەین دەتوانین برین گورچیلە بریتە لە دوو ئەندام کە لە ناو جەستەی مرۆڤدا هەن بە بارستای یان بە چێشی 150 گرام کێشەکان زۆر کەمە بە بەرزیەکەی نزیکەی 12 سانتیمەترە یان بە ئەستوریەکەی 10 سانتیمەترە ینی ئەندامێکی بچووکە بەڵام فەرمانێکی یانیش کارەندامزانیەکی دەتوانین بڵێین زۆر گرنگ ئەنجام بدە لە جەستە کە ئەوش بریتێ پاکردنەوەی بریتێ لە پاکردنەوەی جەستە لە هەموو مادە ژەهراویەکانی کە لە ناو خوێندا هەن لێ بە ئۆرگانێکیان بە ئەندامێکی زۆر سەرەکی دادەندرێت لە ناو جەستەی مرۆڤ دوو گورچیلە هەیە باسمان کرد بەوە گورچیلەیەکیش دەتوانی بژی بەڵام بەبێ گورچیلە ناتوانی بژی لێ بریتە چۆن دڵ گرنگە لە بۆ جەستەی مرۆڤ لە بۆ ژیانی مرۆڤ گورچیلەش بە هەمان شێوە گورچیلە شەرۆک ئەندامەکانی تر تووشی نەخۆشی دەبی بێگومان هۆکاری نەخۆشیەکەشی دەتوانین برین فرە هۆکارە تایبەت نییە بە هۆکارێک برین بەڵێ چەندین هۆکاریان فرە هۆکارە مەڵتی فاکتۆریەلە بە لۆ توشبوونی هەر هۆکارێکیش لەوانەیە شێوازێکی چارەسەری جیاوازی هەبێت هەر هۆکارێکیش کاریگەری یانیش پلەی کاریگەریەکەی جیاوازە لەگەڵ هۆکارەکەی تر لێ کاتێک کە گورچیلە نەخۆش دەکەوی کەسی نەخۆش تووشی هەندێک لە سستی دەبیتن بە تایبەتی لە پاڵاوتنی خوێن باسمان کرد کە پاڵاوتنی خوێن کە بریتە لە پاکردنەوەی خوێن لە مادە ژەهراویەکان گورچیلە جگە لەوەی پاکردنەوەی خوێن دەکات لە مادە ژەهراویەکان کۆمەڵی هۆکاری یان کۆمەڵی فەرمانی گرنگتریشی هەیە بۆ نمونە دەردانی هۆرمۆنە
ئەگەر باز بکەین هۆرمۆنی ئێریترۆپۆیەتین هەیە کە ناوەزانستەکەی ئێریترۆپۆیەتینە هەر کاتێک دەردانی ئەو هۆرمۆنە کەم بووە ئەو کەسە تووشی ئەنیمیایە تووشی کەم خوێنی دەبیتن چونکە هۆرمۆنێکی زۆر گرنگە فەرمانی سەرەکی بریتە لە هاندانی خانەکانیان مۆخی ئێسک بۆ دروستکردنی خۆڕۆکە سوورەکانی خوێن کە حاڵەتی کەمبوونەوەی خوێن یاخود کەم خوێنی تەنیا لەم هۆرمۆنەیە کە باست کرد ئەو هۆرمۆنە بەڵێ سەرەکیە لە بۆ دروستبوو حاڵەتی دیکەشەیە گەر بێت تووشی حاڵەتی بەڵام حاڵەتیان هۆکاری سەرەکی هۆکاری سەرەکی چونکە بۆ هۆرمۆنە خانەکانی خوێن دروست دەبن هەر کاتی خانەکانی خوێنش کەم دروست بوون بە تایبەتی خڕۆکە سوورەکان کردداری گواستنەوەی ئۆکسجین کەم دەبێتن کردداری گواستنەوەی دوم ئۆکسیدی کاربۆن کەم دەبێتن لەو حالات تووشی کێشەی زیاتریش دەبێتن کێشەی هەناسەدان کێشەی کۆندامی سووران یاخود با بڵێن دڵ نەخۆشیەکانی دڵ هەموو ئەوانە توش دەبی فەرمانێکی تری گورچیلەش هۆرمۆنێکی تریش دەردەدا کە ئەویش بریتە لە هۆرمۆنی کالسیترایۆل بریتە لەو هۆرمۆنەی کە وا دەکاتن کاتێک خواردن دەخۆین لە ناو ئەو پێکاتی خواردنە کالیسیۆم هەیە ئەو هۆرمۆنەوا دەکات ئەو کالیسیۆمە بمژرێ لە ڕێی کۆندامی هەرسەوە کاتێک کە ئەو کالیسیۆمە مژرا پێویستە لە بۆ پتەوکردنی ئێسک کەواتە ئەگەر بە شێوەیەکی گشتی باز بکەین کۆ ئەندامی یاخود با بڵین ئەندامی گورچیلە کاریگەریەکی ڕاستەوخۆ بە شێوەی ئەرێنی یان نەرێنی لەسەر هەموو ئەندامەکانی جەستەدا هەیە ئیشی گورچیلە و میزە ڕوئانە ئیشەکانیان زۆرن نەخۆشیەکانیشیان ڕەنگە زۆر بن بەڵام ئەو نەخۆشیانە چین کە نابی کەسەکە بە ڕۆژووبی هەر کاتێک دکتور پێگوتی وڵی فران نەخۆشی گورچیلە یان میزە ڕوئانە نابی بە ڕۆژووبی بڵێ زۆری نەخۆشی گورچی لە ژوخ باسمان کرد زۆری نەخۆشی جیاوازی هەیە دەوەستێتە سەر حالەتەکە باری کەسەکە خۆی دەزانی ئایا دەتوانی بەرگەی کەم ئاوی یان کەم خۆراکی بگری لە بۆ ماوەی 12 کاتژمێر 14 کاتژمێر یاخود زیاتر و کەمتر کەسەکە خۆی دەتوانی ئەو شتە بکاتن کە ئایا دەتوانیان ناتوانانی بەڵام پزیشکی پسپۆر لەو حالەتە ڕێگا دەداتن هەندێک نەخۆشیمان هەیە تەنها هەوکردنی گورچیلەکانە ئەوە شتێکی ئاساییە زۆر ئاسایە دەتوانێت حالەتەکە کە ناتوانێت بە ڕۆژوو بێت پەککەوتنی گورچیلە بەکەوتن بڵێ ئەوانەی باپێن تووشی حالەتی بە ئینگلیزی پێدەگوترێت کیدنی فەیلەر یان ڕینەر فەیلەر بووینە ئەو حالەتێکی مەترسیدارە یانێکی مەترسیدارە بێ ئەوانەی کە بەردی گورچیلیان هەیە ئەوانەی کە بەردی گورچیلیان هەیە ئەوانش پەیوەستە بە شێوازیان بە حەزمی بەردەکە ئایا ئەو بەردەکە تا چەند شێوەی بەردەکە چۆنە لەگەر ئەو کەم خواردن یان کەم خواردنەوە ئایا بەردەکە مەترسی هاتنە خوارەوە هەیە ئەنی ئەوە پزیشکی پسپۆر لە ڕێگای پشکنینەکانە و بڕیار دەداتن ئایا ئەو نەخۆشە دەتوانی یان ناتوانانی هەروە کەسەکە خۆشی دەتوانی بڕیار بدا بەڵام بڕیاری کۆتایی هەر لای پزیشکەکەیە پزیشکی پسپۆرە بەڵێ باشە ینی ئەگەر کەسێک ئیلتیهابات و هەوکردنی هەبێت لە گورچیلەکانی دەتوانێت بە ڕۆژوو بێت یان ناتوانێت بە ڕۆژوو بێت ئەو چۆن بەنسبەت هەوکردن ئەو شتانە نەخێر شتێکی ئاسایی ینی دەتوانی خۆراک بگری بۆ ئەو ماوەیە کە بە ڕۆژی دەبێت عیلاج بخوات ئەو کەسە ینی لەو عیلاجەکە دەتوانانی داباشی بکات لە کاتی بەربانگ و پاشێوەکە شەرت نییە بکەوێتە کاتی با بڵێ نیوەڕۆ کاتی داباشکردنی دەرمانەکان جیاواز دەبیتن لە حاڵەکە تور ئەوەی زۆر ئاوی بخوا گورچیلەکانی سەلامەتن یان حەدەچی هەیە دەبی ئەوەندە ئاوی بخۆی لەوەی دوورکەوێ لە نەخۆش بڵێ خۆی کەسی ئاسایی دەبی ڕۆژانە لە 3 لیتر ئاو کەمتر نەخواتن کەسی ئاسا زیاتر دەتوانی بەڵام لە 3 لیتر کەمتر نەخواتن لە بۆ ئەوەی گورچیلەکانی سەلامەت بی لە بۆ ئەوەی دڵی سەلامەت بی چکە هەر کاتێک ئاو لە لەشدا کەم بەوە خوێن سڕ دەبێتەوە کە خوێن سڕ بووە کاری دڵ ڕەنگە ئاسانبی لە 24 کاتژمێر ئەو 3 لترە دابش بکری ئەی لە مانجی ڕەمەزان لە کاتی بەربان هەتا پارشێ و ئەو 3 لتر ئاوە چۆن بخورێتەوە دەخرێتەوە زۆر ئاسایی کە دەرین ئاو خواردنەوە مەبەستمان نییە تەنها ئاو بە شێوەی ئاو شربەتە چای ئەوان هەموو ئاون شربەت ئاو چایوە ئەوان هەموو ئاون ئەوزل لە ڕێی ئەوانەوە دەتوانرێت ئەو 2 لیتر ئەو 3 لیترە بخورێتەوە لە ماوەی نێوان بەربانگ و پاشێودا باشە بابەتی میزەڕۆ ئەو بابەتانی دیکە ینی حاڵەتەکانی دیکە ئەوان چین ئەگە باسێکی ئەویشمان بۆ بکەی چۆن تێدا کەسێک دەتوانێت بە ڕۆژوو بێت یاخود بە ڕۆژوو نەبێت بڵێ بەنسبەت میزەڕۆ هەر هەمان هۆکارەکان کە لەگەر گورچیلێدا دەگرێتەوە چونکە کاتێک گورچیلە تووشی نەخۆشی بوو لە هەمان کاتدا میزەڕۆکانیش یان ڕێڕەوەکانی میزیش تووشی نەخۆشی دەبن ئەو کەسانی کە ئاو کەم دەخۆنەوە تووشی لە باڵێن لە کاتی میزکردن تووشی ئازاری میزکردن دەبن
ئەوانەی تووشی ئازاری میسکردن دەبن ئەوە پێویستە ئاوی زۆر بخۆنەوە بۆچی چ شتێک ڕوودەدا ئەو ئازارە دروست دەبێت بەڵێ ئەو ئازارە کە دروست دەبێتن لەوانەیە هەوکردن بی سەرەتای هەوکردن بی لە بۆ نەخۆشی بۆ نمونە دروستبوونی بەرز دروستبوونی ڕەمل یاخود با بڵێین ئەو مادانێک کە لە ناو گورچیلەدا دروست دەبن کە سەرەتایە لە بۆ دروستبوونی بەرد هەر کاتێک ئەو شتانە دروست بوو ئەو کاتە گورچیلەکە تووشی نەخۆشی دەبی بەڵام بۆ ئەوەی خۆمان لەو شتانە لە هەموو ئەو نەخۆشیانێک گورچیلە پارێزین پێویستە گرنگجی بە جۆر و شێوازی خواردنمان بدەین چۆن بۆ نمونە ئەو کەسانە کە چ لە ڕۆژی ئاسایی چ لە ڕۆژانی ڕەمەزان دەبی بە ڕێژەی پێویست ئاو بخۆنەوە هەروەها ئەو سێلتری کە باست کرد کەمتر نەبێت کەمتر نەبێ باشترە زیاتر بێ زۆر ئاساییە هەروەها لە کاتی خواردنەوە بۆ نمونە کەسێک کە بیاوێ کلیە یان گورچیلەکانی تەندروست بیتن دەبی خواردنەوەی تەندروست بخواتن بۆ نمونە ئەگەر هەروکو بەڕێزتان لە راپۆرتەکە ئاماژەی پێدا ئەو کارمان دکتۆر هەڵوێست بڵێ خواردنەوەی شەربەتی ناتەندروست یاخود خواردنەوەی شەربەتی ڕنگ دەستکردەکان ئەوانە کاریگەری ئێرچی ڕاستە خۆیان دەبی لەسەر گورچیلە و لەسەر جگەریش لەبەرچی چونکە ئەو مادانە یاخود ئەو ڕنگانە پێکهاتەی وایان تێدایە لەگەر پرۆتینات لەگەر ئەو پرۆتینانێکە لە ناو جەستەی یان لە ناو خوێندا هەن کارلێک دەکەن یەک دەگرێت هەر کاتێک ئەو پرۆتینانە لەگەر ئەو مادانە یەکیان کرد خوێن خۆرۆکەکانی یاخود ئەو خانانێک کە بەرپرسن لە بەرگری هەم دەدا هەتاوەکو بە شێوەی تەنێکی نامۆ یان دسمەکی غەریب دێتە ناو جەستەی و کەسە کە ئەو خوێنە هەم دەدرێ هەتاوەکو بەرگری ئەو شتە بکاتن کە پرۆتین کەم بووە کە پرۆتین کەم بووە وا دەزانی ئەوە میکرۆبە ڕێژەیەکی زۆر لە خانەکانی خوێن دەردەدرێتن کە ڕێژەیەکی زۆر دەدرا لەو حالەتە بەرگری کەسەکە کەم دەبێتەوە هەر کاتێک بەرگریش کەم بووە بە بچووکترین با بڵێن بە سەرما و ساردیەک یان گەرمیەک یاخود بە میکرۆبێکی زۆر ئاسان تووشی نەخۆشی دەبێتنەوە دکتۆر هەم گورچی لە هەم میزەڕ و پەیوەندیی ڕاستەخۆ بزانم لە قسەکان دیار بوو بە تایبەت پەیوەندی ڕاستەخۆ لەگەڵ ئاویان هەیە کابرا بە ڕۆژی یەکسەر بانگ دەدا دوو پەرداغ ئاوی دەخواتەوە ئایا ئەوە تەندروستە یان چون ئاو بخورێتەوە لە سەرەتای ڕۆژوشکاندن و لەگەڵ ئەوەش کابراک دەڵێ ئاوی سارد نەبی تینوێتیم ناشکێ ڕاست باشە ئەوە سەرەتاگەر باسی بەربانگت کرد چۆن بەربانگ بکەین بەربانگکردنەوە کەسێک کە بە ڕۆژووە بۆ ماوەی چاردە کاتژمێر بەربانگ دەکاتەوە پێویستە کە لە ماوەی چاردە کاتژمێر خۆی ڕاگرتیە لە کاتی بەربانگیش خۆڕاگر بیتن سەبر و تەحملی هەبیتن بۆ نمونە کە بەربانگ دەکاتەوە بە چەند دەنکە خورمایەک یان با بڵێن چەند دەنکە شیرینیەک بەربانگەکەی بکاتەوە گلاسێک دوو گلاس ئاو بخوا ئاساییە بەڵام ناکرێت نیو دۆرکە ئاویان دۆرکە ئاوێک بخواتەوە چیە تعویزی ئەو ڕۆژە بکاتەوە تعویزی ئەو 12 کاتژمێرە بکاتەوە کە بە ڕۆژی بووە نەخێت زۆر ئاو خواردنەوە لە سەریەک و لەو کاتی بەربانگدا بێگومان ئەوە کاریگەری خراپی دەبی هەم لەسەر کۆئەندامی هەرس ئەو خواردنەی لە پاشان دەیخوا هەرز ناکرێتن تووشی بەدهەرسی دەبی تووشی هەڵم دەبیتن لەو حالەتە کە زۆر ئاوی خواردەوە لەسەر گەدەی بەتاڵ یا مەعیدەی بەتاڵ خواردنەکانی کە لە پاشان دەیخواتن بە شێوەیەکی تەندروست هەرز نابێتن لۆیە پێویستە خۆڕاگر بیتن گلاسێک دوو گلاس ئاو بخواتن لە پاشان ڕێستە گوەردەگریتن یان دوو ڕکعات نێژێ دەکا ئەو جە دەگەڕێتەوە سەر خواردنەکە لە پاشانی سارد بەنسبەت ئاوی ساردیش ئەگەر زۆر ساردبی بە جێرەی جەوەکە دەگۆڕێتەوە ڕاهاتنی کەسەکە هەیە بە ئاوی سارد یەکەکەیە دەڵێ و زۆر خراپ ئێستا ئەوە بە پێی پلەی گەرمی ژوورەکە ئاساییە ڕاستە ئەوە باشترە یان ئیلە دەبی کابرا زۆر حەزی لێ ئاوی سارد ئاوی زۆر سارد خراپە باش نییە تەبعاان لەبەرچی چکە ئاوی زۆر سارد تایبەتی ئەوانەی بە شێوی بەردەوام دەخۆنەوە نەک بابرین ڕۆژێک یان دوو ڕۆژ توش دەبیتن لە حالەت ئەوانەی بە شێوی بەردەوام دەخۆنەوە ئەویش کاریگەری هەیە لەسەر کۆئەندامی بەرگری کۆئەندامی بەرگری بڵێ کۆئەندامی بەرگری دادەبەزێنی ینی ئەوانەی کە ئاوی سارد بە شێوی بەردەوام دەخۆنەوە زیاتر تووشی نەخۆشی دەبن لەو کەسانی کە بە شێوەیەکی ئاسایی ئاو دەخۆنەوە یاخود ئاوی ئاسایی دەخۆنەوە بەشێک لە کۆڵینەوەکان بە بەرچاوم کەوتۆ نازانم تا چەند ڕاستەیەوە پزیشکن دەزانن کە ڕاستێتی و دروستی ئەم بابەتە چۆنە بەرچاوم کەوتووە دەڵێن ئاوی زۆر سارد بە کوردیە ڕەسەنەکەی خۆمان پێ دەگوترێت لێراو ڕاست بژنێ لولاف لێراو کە دەخورێتەوە ینی سوودێکی هەیە ئەویش ئەوەیە توانایی سووتانی خێرایی خێراترە لە
سووتانی ڕێژەی چەوری لە ئینساندا ئەمە تا چەند ڕاستە بەڵێ لێکۆلینەوە لە هەردووچیان هەیە باشە. هەندێکیان دەری کەم دەکا هەندێکیان دەری زیاد دەکا بەڵێ بەنسبەت ئەوەی کە زەنابەت باس کرد لە بەرچی دەرێت چەوری زیاتر دەتوێنتەوە چونکە کاتو ئاوی سارد دەخۆیەوە هانی خانەکانی جەستەر دەدەی هەتاوەکو ئەو ساردیە دابەزێنن گەرمی بکەن هەر شتێکی ئەمە دەخۆین جەستەمانوا لێ ڕاهاتیە پلەی گەرمی ئەو خواردنیە ئەو خواردنەوە دادەبەزێنی لە بۆ ئاستی پلەی گەرمی لەش کە بریتە لە 37 پلەی سەدی یان پلەی سیلیزی با بڵێن کە ئاوی سارد دەخۆینەوە جەستەمان زیندە چالاکیەکان زیاد دەکاتن بێگومان لە ئەنجامی زیادبوونی ئەو زیندە چالاکیانە پلەی گەرمی جەستە بەرز دەبتەوە کە پلەی گەرمی جەستە بەرز بۆ عادەتەن لە کاتی گەرمی چەوری خێراتر و زووتر دەستێتن وەک لە حاڵەتی ئاسایی ئەوە پەیوەست نیە تەنها بە ئاوی سارد کەسێکی ئاسایی وەرزش بکاتن چەوری دەتوێتەوە ئەو ڕێژەیە زۆر کەمە پێم وابێت کە دەستێن ینی زۆر کەمەکە دەگوترێت بە خواردنەوەی لێرا و یان ئاوێکی ئەوە سارد چەوری بسوێنێت بەڵام لە هەمان کاتدەکە ئەتوو باس کرد چەوری دەتوێنێتەوە کاریگەری خراپتری کاریگەری خراپیە باشە ینی ئێستا وەزانیمان با بڵێن ئەگەر کەسێک گورچیلەی خراپ بوو چۆنێ بەڵام خواردن ینی ئەو کەسانەی کە کەسێک کێشەی گورچیلەی هەیە چ خواردنێک بۆ ئەو خراپە نابێت بیخوات بڵێ بە تایبەتی خواردنەوە گازیەکان زۆر خراپە یان گۆشتی سوور زۆر خراپە چونکە ڕێژەیەکی زۆر لە پرۆتینی تێدایە پرۆتین خراپە بۆ پرۆتین بە ڕێژەیەکی زۆر خراپە لە بۆ ئەوانێک کە با بڵێن تووشی پەککەوتنی گورچیلە بووینە ئەی گۆشتی سپی یاخود با بڵێن خۆی هەموو گۆشتەکان پرۆتینیان تێدایە بەڵام ڕێژەی زیادی و کەمی پرۆتینەکە لە گۆشت دەگۆڕێتن هەر گۆشتێک ڕێژەی پرۆتینی بەرز بوو نەک هەر گۆشت خواردن هێلکە خواردن یان با بڵێن بەقولیات ئەوەی پاقلەمەنیەکان ئەوانش ڕێژەی پرۆتینیا زۆر ئەوانش خراپە لە بۆ کەسی کە تووشی پەککەوتنی گورچیلە بووە لەبەرچی خۆی هۆکارەکە بریتە لە بوونی ڕێژەیەکی زۆری پرۆتینە دەتوانم برێم ئەو مادەی کە زۆر زیان بە گورچیلە دەگەینی بریتە لە پرۆتین بەڵێ پرۆتین کاریگەری خراپی هەیە لەسەر گورچیلەکان دکتۆر ئەس هەم بەحسێک گورچیلە هەم میزە ڕۆژ بکەم هەردووکیان لە ڕەنگی میز هەر کەسێک دەتوانێت تەندروستی گورچیلە و میزە ڕۆی خۆی بزانی تا ڕادەیەک بەڵێ چۆن ئێستا ئەگەر کەسی بە ڕۆژوو بینین کەسێکی ئاسایی هیچ نەخۆشیێکی نەبی ئەگەر پشکنینی میزی لۆ بکەین لە ئێوارەکەی پێشی بەربانگ با بڵێن نیو کاتژمێر پێشی بەربانگ فحسی میزەکەی نەتیجەکەی بە کەسێک بە دکتۆرێکی پیشان بدەین دەری ئەو کەسە لاوانەی برێ نەخۆشە بەبێ ئەو کەسەکەی دیتبی بەڕنگ دەرێ نەخۆشە نەک بەڕنگ بە ئەنجامی پشکنینەکە لەبەرتی چونکە لە پێشی بەربانگ کەسی ئاسایی لەو ماوەی کە بە ڕۆژی بۆ ڕێژەی ئاو لە جەستەیدا کەم بوویتەوە کە ڕێژەی ئاو کەم بۆ ڕەنجی میز بە شێوەیەکی نۆرمەڵ و ئاسایی تۆخ دەبی ڕێژەی ئاوی تێدا کەم دەبتەوە کە ڕێژەی ئاوی تێدا کەم بۆ مادە پرۆتینیەکان و مادە ژەهراویەکان زیاتر دەبیتن لۆیە ئەنجامی پشکنینەکە وا دەدەخات کە ئەوەی کەسێکی نەخۆش بی لەوانەیە کە لە ڕاستیدا کەسەکە نەخۆش نییە بەڵام کەسی نەخۆش بەڵێ پێشی ئەو ئەگە بە ڕۆژێش نەبی پشکنینەکەی لۆ بکرێت ئەو دەزانێت کە کەسێکی نەخۆشە ئەویش لە ڕێگەی چەند هۆکارێکەوە یەکەمیان بوونی گلوکۆز یان شەکر لە ناو میزدا دکتۆر ئەتو لە فەحسی گەڕێ کابرا میز دەکا ڕنگ چ ڕەنگێک مەترسیدارە ئەو کەسە کە دەبینی دڵ دیارە من تووشی نەخۆشیەکی گورچیلیان زەڕۆ بووین حاڵەتێک پێویستە و کەسە بچێت تاقیگا پشکنین بۆ میزەکەی خۆی بکە بۆ تەندروستی خۆی کە دەیبینێت ئەو ڕنگانە کامانن کە خراپن بۆ ئێستا پرسیارەکە وازەحتر بوو باش لە کاتێک خوێن لە ناو میزدا بیندرا ڕەنج میزەکە تۆخ دەبیتن ئەوە یەک دووهەم ڕەنجی میزەکەکە زۆر تۆخ بوو یان زەردەکی زۆر تۆخ بوو لەو حالەتە ئەوە ئەو کەسەوا دەدەخات کە نەخۆشی گورچیلەی هەیە یان سەرەتایە بۆ دروستبوونی نەخۆشی گورچیلە ئەگەر ڕەنگەکە تۆخ بوو تۆخ بوو هەروەها ئەگەر کەسێک هەموو جار ڕەنگەکە تۆخ بوو نەخۆش بێت ئەخ لێرە مش لە وەڵامی پرسیاری پێشتر باسی کرد گوتم احتیمال دەکاتە سەر حالەتەکە ئێستا ئەگەر کەسێک شەربەتێک بە تایبەتی ڕەنجی دەستکرد بخوا یان ڕەنجی ئاساییش زۆر احتیاجی ڕەنجی سروشتیش بە ڕێژەیەکی زۆر ئەو شەربەتە بخوا یان شەوەندەر بخواتن یان خواردن بە تایبەتی مەرەگە و شتیوا کە ڕەنجیانە
ڕەنجی میزەکە بە شێوەیەکی ئاسایی دەگۆڕێت تۆخ دەبیتن کەواتە ڕەنجی میز دیاری دەکا کە ئەو کەسە نەخۆشیان نا بەڵام زۆری خواردنیش دەور دەبینی لەوانەیە کەسەکە نەخۆش نەبی بەڵام ئەو ژەمە خواردنە چی خواردیە ڕەنجی تێدا بۆ زۆر لە پاشان ڕەنجی میزەکەی تۆخ دەبیتن بەس حالەتێکمان هەیە ئەگەر لە کاتی میزکردن کەفی لەگەر بوو میزکردنەکە لەو حالەتە ئەوە حالەتەکی نەخۆشیە لە هەموو حالەتەکان دەتوانین برین ئەو کەسە بە ڕۆژی بی بە ڕۆژی نەبی کاتێک کەف بینرا لە میزدا بەڵێ ئەوە نیشانەیە لە بۆ نەخۆشی نەخۆشی گوچیلە بەڵێ ینی دەکرێت نەخۆشیەکە چی بێت چۆن بێت دەکرێت نەخۆشیەکە سەرەتا بی لە بۆ پەککەوتنی گورچیلە ینی ئەمە هەموو جار هەر مەرجە ئەو کەفە نەخێر ئاویش هەموو جارەوە نەخێر هەموو جار مەرزنە بەڵام ئەمە نەخۆشی پەکەوتنی گورچیلەشمان هەیە بە 5 قۆناغدا دەڕوات ئەجە لێ قۆناغی یەکەم هەیە هەتا قۆناغی پێنجەم بە پێی قۆناغەکانیش بابرین نیشانەکانیان ئارازەکان دەگۆڕێتن زۆر میزکردن نیشانەیەکی باشیان خراپە بوو تەندروستی گورچی لەو میزە زۆر میزکردن دەوەستێتە سەر ئایا تا چەند ئەو کەسە ڕۆژانە ئاو دەخواتەوە بە شێوەی ئاسایی کەسی ئاسایی ڕۆژانە لە لیترە کوونی هەتا 2 لیتر دەبی میزی بکە ئەو کەسی ئاساییە بەڵام زۆر میزکردن دوو حالەتمان هەیە ئایا ڕۆژانە چەند جار میز دەکا یان بڕەکەی چەندە میز دەکا ئەو حالەتەشمانەیە ئەگەر ڕۆژانە زۆر جار میز بکە با بڵین لە هەر سعاتەکی جارێک دەچیتن لە بۆ سەر ئاو ئەو کەسە ئەگەر بڕەکەشی زۆربی ئەوە نیشانەی ئەوەی کە لەوانەیە یەک لە نیشانەکانی نەخۆشی شەکرە بیتن بەڵێ نەخۆشی شەکرە نەخۆشی لەوانەیە بڵێ بەرزەفشاری خوێن بەنسبەت ئەگەر نەخۆشی شەکرەبی دەبی نیشانیت کە چاودێری بکەین ئایا ئەو کەسە دەمی وشک دەبی بەردەوام زوو ئاو دەخواتەوە چاوی بینینی لێڵ دەبیتن ئەلوێ لەو حالەتانە ئەگەر کەسی وا هەبوو دەبی ئەتوو پرسیاری لێ بکەیت دەبی پشکنینی لۆ بکەیت بێزگەلەوەی کە با بڵین شەکرەکەەوە بوو دەبی پرسیاری تریش لێ لە بەرزەفشاری خوێنیش هەماشەوە ڕەنجی میزێکی با بڵێن ئەو کەسی کە نەخۆشی نییە گورچیلەکانی ئەوەیە کە زەردێکی لیمۆیە تەواوە ئەو هەیە کاڵە بەری ئەو جا تاوەکو ڕوونتر بێ باشترە بەڵێ بەڵام زۆر ڕوونیش باش نییە زۆر ڕوونیش باش نییە چونکە ئەمە گورچی لە وەکو باسمان کرد فەرمانی سەرەکی بریتێ لە پاڵاوتنی خوێن پاڵاوتنی خوێن یعنی چ مادە ژەهراوەکان فرە دەدا مادە سوودبەخشەکان دەگەڕێنەوە بەڵام هەندێک جار هەیە هەندە مادە دەگەڕێنەوە گورچیلە پێویست دەکاتن ئاویش لەگەر بگەڕێنەوە ڕێژەیەکی زۆر لە ئاو دەگەڕێنەوە لەو حالەتە گورچیلەکە یان میزەکە کە دەردەچیتن ڕەنجی تۆخ دەبیتن وا دەکاتن گورچیلە چ بکاتن ئیعاز دەنێری لە بۆ مێشک هەتاوەکو هۆرمۆنات دەربداتن هەندێک هۆرمۆنمان هەیە وا دەکەن کە ڕێژەیەکی زۆر لە ئاو بگەڕێتەوە هەندە هۆرمۆنوان هەیە پێچەوانە دەبتەوە لێ احتیمال دەکاتە سەر حالەتی کەسەکە ئەگەر ئەو کەسە ڕێژەی ئاوی لە دەستە زۆر بیتن میزەکەی کاڵ دەبیتن باشە دو پرسیار دەکەین ئەوە بە کورتی ئەگەر ئەو بکرێت ئەی پاش دو پرسیارم هەیە دوای پاش میزەی توش هەرەوەڵە پاش خەتەرترە پاش میزە چییە پاش میز پاش میزە ئەویش خۆی وەکو دەرێن چۆڕە میزە بابڵێ ئەوش حالەتەکە هەر تووشی بە تایبەتی بۆڕێکانی گورچی لە دەبیتن یان خود بابری بۆڕەکانی میز دەبیتن لەوانەیە بەهۆی هۆکاری هەبوونی بەرز هەبیتن یان هەبوونی ڕمل لە ناو ڕێڕەوی میزکردنەکە یاخود لە بەشی بنەوەی گورچیلە هەر کاتێک کە میزکردنەکە تەواو بوو هەندێک لە ڕملەکە یاخود لە لمەکە دێتە خوارێ ڕێڕەوی میزەکە دەگرێت ئەو کەسەوە دەزانی میزکردنەکەی تەواو بەڵام کە هەر دەستی لەوانەیە یەک دوو درۆپیتکە بێت ئەوەش زۆر گوناحە لە ڕێی ئاینی شەرعیەوە دکتۆر بەڵێ کابرایەک زوو ناستە سەر ئاو میزی دێ بەڵام هەردەگری ئەوە مەعەڕەزە تووشی چ نەخۆشیەک بووی بەڵێ ئەوە بەداخەوە یعنی لە سەردەمی ئێستاش زۆر باوە بە تایبەتی ئەوانەی بە سۆشیال میدیا خەریکن ئەوانەی بە یاری دۆمینە و کۆنکان ئەو شتانە خەریکن لە بۆ ماوەشی زۆر دەمینێنەوە بە 3 سعات و 4 سعات هەر ناستن لەسەر یاریکردنەکەیان لە سۆشیال میدیاکە ئەو میز ڕاگرتنا وا دەکاتن کە کردداری بابرین پاڵاوتنی خوێن سز ببتەوە خۆی بە شێوەیەکی ئاسایی ڕۆژانە میز دەبی 180 لیتر خوێن بپاڵێوی بە شێوەیەکی ئاسایی 180 لیتر گورچی لە بەڵێ دەبی خوێن بپاڵەویتن بەڵام لە هەر دقیقەیەکیش
دلۆپەک تا 2 دلۆپ میز دروست دەبیتن هەر کاتێک میزڵدان پڕ بوو کیدنی یاخود با بڵێن گورچیلا چ دەکاتن فەرمانی پاڵاوتنەکەی سز دەبتەوە واتە مادە ژەهراویەکان دێنە ناو گورچیلە لە زیاتی ئەوی بێنە ناو میزڵدان لەبەرەوە میزڵدان پڕە هیچ کە نایەتن دووبارە دەگەڕێنەوە ناو خوێن لێ ئەو کەسە تووشی با بڵێن نەخۆشی خوێن دەبی لەوانەیە ئەو کەسە تووشی بەردی گورچیلە دەبیتن مانەوەی خوێن لە شوێنێک بۆ ماوەی برێمیز بۆ ماوەیەکی زۆر تووشی بەردی گورچیلە دەبێت ئەگەر بە تەشبیه بکەین بە تانچی سەربان تانچی سەربان ئەگەر تەوافی تێدابی هەرچەندی مزەخی پێکەی و ئاوی لۆ بێتن ئاوەکە ناسە ناو تانچی وانە بە هەمان شێوە گورچیلە ژوایە هەرچەندە خوێنەکەی لۆ دێتن بەڵس لەبەرەوەی گورچیلە میزڵدانەکە پڕە ئەو خوێنێکە دێتن بە شێوەیەکی تەندروست ناپاڵێ و دێت دووبارە مادە زیان بەخشەکان لە زیاتیەوەی بچنە ناو میزڵدان دەگەڕێنەوە ناو خوێن ئەو کەسە تووشی نەخۆشیەکانی خوێن دەبی ئەو زەبەرزەفشاری خوێنە یاخود نەخۆشیەکانی دڵە زۆربەی نەخۆشیەکانی تر لە ڕێگەی ئەوانەوە توش دەبیت گەلک مەمنون بووتە دکتۆر زۆر سپاس زۆر سپاس زانیارەکانت بینی خۆمان بین زۆر باسی سەر ئاو میزکردنوان کرد آخرەکەی تەماشای کردوی مەسەر هەمووی ئەوە معاناتی هەمووی خەڵکە ئەوە مهمترین بابەتە قەنەعەتیە لە ڕووی شەرعەشەوە مەسەرەن زۆر گوناحە بە تایبەت ئەو مەوزوعی ئاخری باست کردەوە گوناحەکەت چییە یعنی تو ئینسان شتەکە لە ڕووی شەرعیشەوە ئەوە باس کراوە ینی هەوڵ دەدەین لە ڕۆژانی داهاتوودا مامۆستایانی ئاینش ئەو پرسیارە لێ بکەین کە چۆنە و چۆن کەسێک بکەوێتە حاڵەتی نەخۆشیەوە چۆنە ئەنی شتەکان نەکەوێتە بابەتی وەسواسی و ئەو شتانەوە گەر نەخۆشیەکە بێت دکتۆر چارەسەر دەبێت ئەگەر کەسێک پاش میزیە بوانە بڵێ یەک لە هۆکارەکانیش ئەو میزڕاگرتنەیە کە ئەوانەی میز زۆر تاخیر دەکەن ئەویش دەبێتن بەڵام کرد وەز دیسان گەلک مەمنون ئەم ڤیدۆرە بچینەوی ئۆلی سرودەچی تایبەت خۆش سەحەت و نەفسیەتمان پێ مرتاحبی انشاءالله ناوی خوایت ئەتلو شتە چی بادین ناوی بۆ مۆ سوورچی بۆ دنیاگە تشتێک بڕاستە دەی والله شتمان حاضر كرايا كان من حاضرنا هيلول من هوارة يا برا لحالي أولياء صاد جارة هوارة يا برا لحالي أولياء سافر يقل مراب وجويلد هلا قريب رودي ناوي خوالي بينا أجنبية سافر المراب وجهي أجنبية واشتوي ما حسن قد جهي أجنبية إبداد فارسينا أولاد الأولياء قول سن عرض خستن والله مثلك هانية يا ربي لو كبابت خلاص بكيش تنكيه عيلان من هوارا بلاد حالة أولياء عيلان من هوارا بلاد حالة أولياء يرد سيد علي أولاد الأوسد غيداية عيلان من هوارا سلطان رشاد هوارا عيلان من هوارا سلطان رشاد يا ديجي درباسكا يا الله يلا بردوام بقى بردوام بقى
ئەی صل دەنگ على خۆش وەی هەر هەر هەبی وەی یاخۆ برا دەستی طبعاً. خۆش بی برا من نازم ئەتو لێرە بوویانە پێشەوەی بەرنامە دەست بکە خەریکی تێست و خۆ حاضرکردن بوون مامۆستا عەبدوڵڵا ماشەڵڵاویش لە دەنگە لای خۆمان دەنجی زۆر تایبەتە بانجیدا لای خۆمەوە بڵام کردەوە لە سوشال میدیای ئەو مامۆستا عەبدوڵڵا پێکەوە بانگیاندا ماشەڵڵا ئێستا ئەوە لە سرودی دەنجی زۆر خۆشە بەڵام لە بانگدانی فیسەد بکە ئەتو لێرە نەبووی کا بانگدا ئەتو جێت لێ نەبووە ئەوجا ئێستا بانک دەنگێت تێ تایبەت و بوومە چیرۆکە ئەوێ دژێ بەحسکە ها تەلجهەکی گەلێکی تایبەت جی بانگی دای چ مەسەلەبی ئەو بڵێ سەرەتا بانگدان بەڕاستی هوەری خۆی هەیە بەڕاستی پێویستە کەسانی ئەکادیمی ئێمە هەمیشە باز دەکەین ینی من هەمیشە و گلەیە دەکەم ڕاستی پێویستە کەسانی ئەکادیمی بتوانن بانگدەن بۆ نمونە وڵاتێکی وەکو تورکیا کەسانی ئەکادیمی پەروەردە دەکات بۆ ئەوی بتوانێت بانگدە بەڵام لە لای خۆمان ڕاستی ئەو شتە نییە ئیشڵام دل بەرنامەی وی بابەتی گەرمی ئینشاءالله ئینشاءالله بەرنامەدا هەیە کە ڕاستی لای خۆمان ئەمە هەمیشە ئەو گلەیەمان هەیە ینی هەر کەسێک کاکشەوان ینی هەر کەسێک دێتن جیرانی مزگەوتە یاخود دراوسێ مزگەوتە ڕاست دەبێتە بانگ بێژی و مزگەوتە نازم هۆکارەکە کیری بانگ دای من 2019 بوو سوپاس بۆخوا کە توانیم شەڕەفی ئەوم پێ بەخشرات بتوانم لە سوڵتان ئەحمەد لە مزگەوتی تورکیا لە مزگەوتی گەورەی سوڵتان ئەحمەد بتوانم بانگدەم سوپاس بەخوا چون بۆ ئەو شتە ڕێکەت دوای بانگدە بەس هاوکارمان وەردەگرنیوە دوایەوە بانگدە بەس ئەوە چون بۆ ڕێک بەڕاستی خۆی ئەمن ینی تەسەوڕم نەدەکریت پلانێکم نەبوو ینی شتەکە لە ناکاو بوو بەڕاستی لەگەڵ براکەم بوو براکەم لەگەڵم بوو کاتێک بینیان سەوتێکی وە ینی خۆش هەیە کە توانیم ینی سەوتێکم پێپشاندا ینی بەڕاستی متەسیر بوو گوتیان زەحمەتە کەسێکی کورد بتوانێت بەو شێوازە بتوانێت بانگ بداتەوە تەقلید کاتەوە ینی الحەمدوللا متوانیم لەوێن دەربانگدا بانجیشمدا سوپاس بۆخوا ئێستا گوێ لە بانگەکە دەکەین بابچێ لە ئارام هاوکارمان ئارامی وەرکە جێی زۆر خراپەوەی بازەکەن دوایەوە دی ئینشاءالله ئینشاءالله نازانم وڵات لە چی بوو ئارام لە چێ سلێمانی ئەوە ئارام لە چێ یان لە کەباب یان لە قەلیە لەو ئارام خودێ قواتێ لێبێت خۆت قەڵاو دەکەی هەتا دوای ڕمەزانێ خوا کەریمە باسی کەباب خواردنمان بۆ بکە بۆ وەختەی ئەی خودێشتا ڕۆزی سڵاوتان لێبێت طبعاً لە پشتی منەوە سەرە گیراوە بۆ کەباب تایبەتی وەرزشوانەکان ێستا هەندرێ نەزانێ لە بەروی وەرزشەکە ڕەمەزان پێویستیان بە پرۆتینەیە تا وێنەگرەکەشم ئەرە لە زووکە بۆی کەبابەکە بخۆین دوایەوە بۆەوەی کە تەندروستێکی باش دەبێ بە تایبەتیوانی کە وەرزش دەکەن پێویستە پرۆتینی باش بخورێ ئەویش لە کەبابە بە تایبەتی کەبابی سلێمانی کە چەورە چەوری زیاترە شوێنەکانی دیکە دەبینن ئێستا بە کاژمێر ئاخر کەبابی سلێمانی لەبەی تیاکەن لەبە زیاتر چەورە ئەندرێن جگە لە کەباب و گۆشت و جگەر لێرە خواستێکی زۆری لەسرە بە تایبەتی لە پارشێوان ئەوە خەریکی جگەر و گۆشتەکەن ئەی وەستاکوا کەبابەکە با قسەیان لەگەڵ بکەم هەتا یەک دوو شیش کەباب حازرەکەن ئەوە تا با دیمەنی شیش لایانی سلێمانیتان پێپشان بین وەستا سڵاو لێبێ سڵاو لە تۆش بێگیانەکەم سەر چاوەکە جیازی کەبابی سلێمانی لەگەڵ شوێنەکانی دیکە چییە؟ ئەڵێ خۆ کەباب هەر چەورە بەسی سلێمانی تایبەترە تەمان سلێمانی تاموچۆژێکی تایبەتی خۆی هەیە بەعام یعنی ساوانی کە لە دەری شوێن کەبابی سلێمانی تاموچۆژێکی خۆی هەیە هەر بەعام کەبابیش تایبەتمەندی شێوازێکی جوانی خۆی هەیە لە پاشێوان ئێستا چۆنەوە کارەکەن هاوڵاتیان تا چەند دێن ئەم کەبابە خۆن بە تایبەتی کە تونی تەکاکەەوە پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم دیارە بەدر لە شەوانی ڕەمەزان ئێمە ڕۆژانی کەشەر کاری خۆمانەکەین بەبەردەوام لە سەعاتەوە ئیشەکەین تا شەشی بەیانی دووستافی جوانین لێرە کارەکەین وەستا سامانیشمان هەر لەگەڵایە ئەمان ستافی ڕۆژن ئەتر سوپاس بخوات تەڵەبێکی زۆری لەسەرە ئەم پیاوە بەڕێزانەی کەی بینی ئێستا ئاوە وەستاوان هەمی لە دەرەوەی شارەوە هاتوون هەیەیانە لە کەلارەوە هاتوون هەیە لە هەولێرەوە هاتوون
ئیتر تام و چێژێکی خۆی هەیە خواردنان کە بەڕاستی ئەم شتانە چۆنەڵی هەموو کات ناکرێت بە بەردەوامی لە ماڵایە لە شوێنەکانی ترا ئەگە کەباب خۆی بۆ پارشێوان برسید نابێت تا بەرمانکرد وڵی کەبابەکە تۆزی ئەوەیە مقاومەی باشترە بۆ خەڵک زیاتر تەڵەبی کەبابەکەکە ئەگەنا بەعام داوای هەموو شتەکانەکرێ بەعام زۆر سپاس ئەندریان ینی دیمەنەکان دیارە تا قەرەباڵخە لێرە و گۆشت کەباب لە بەجا مهمی گۆشت ینی کەباب خۆر و گۆشتخۆرەوەی لە سلێمانی پلێ گۆشت پلێ دووک پلێ گۆشت پلێ دووک ئەوە بۆی کە برسی نەبێوەستا با ئەو پرسیارەش لێ بکەمانی پارشێوان چەند شیش کەباب ئێوە ئامادەکەن زیاتر والله تر حسب طلبی خەڵک ینی مەسەلەن ساجاری وایە خەڵک بۆی ناکرێ یا تەلەفۆنەکە بە سەفەری بە دلیڤەری بۆیانە نێری هەم بڵێن خەسخانەکان نەخۆشخانەکان هەمی داوای سەفەریەکەن بە تەلەفۆن بە دلیڤەری بۆیان تقریباً چەند نەبێت والله تر حسب طلب بەتەوەی کە خەڵک زیاتر ئەوی کە ئەیخوا زیاتر کەبابەکەیە بەعام هەمی ئەکرێ بە زیاتر کە تەڵەبی ئەکرێ زیاتر کەبابەکەیە تۆزێ بۆ پاشیوان تۆزێ مەقاومی باشترە بۆ ڕۆژوان بەرگە زیاتر هێرن سپاس هەندێن ژڤان هیوادارم عاجز نەبن کە هەموو شەو ناشوەیەک تقریبان ئەو دیمەنانە بینن بەڵام ئەمانوێ کەشی ڕەمەزان بەم بۆ ئێوە بینەرانیش بگوازینەوە کە لە سلێمانی شەوانی ڕەمەزان و پارشێوکردن لە دەرەوەی ماڵەکان چۆنە لە سلێمانی ئەو خواردنانە چین کە خواستی لەسرە بە شوەیەکی گشتی لە سلێمانی ینی هیوادیان خواردنە تایبەت کە ڕەمەزانیش سەرێکی ترین شت کە ینی چاوی لەسەر بێ و خواستی لەسەر بێ خواردنە یەکێک لەوانەش کەباب و گۆشت و کەبابی بخۆ ئەوێ ڕۆژە نازانم چی خوارد ئازەریش با کوتر و قەل و نازانم چی بخۆ ئەمەش کادەی بوو ئەمەش کولی چێ خودەی کەریمە تۆ نیسکەکە و خوارد ئەو عەدالەت نییە ئەو دنیا هەروە نابی باسی ئەو نیسکە دەکەمیش دەڵێ سپاس هەمن بەحەس کرد خودشتا ڕۆزی بێت خێر بێت زۆر سپاس زۆری مەخۆی خراپە ئەوجێ ئێستا بچینەوە لای بانگەکە جۆمان لە بانگە تایبەتەکە بێت چۆنە ئەو شێوازی بانگدانەکە چەند جۆرێکە لێک بانگدا کۆ دەکەوە بەڕاستی خۆی بانگدان چەند شێوازێکی باشە بۆ نمونە وڵات لە بۆ وڵات دەگۆڕێ ناوچە لە بۆ ناوچە شێوازەکە دەتەوێت بیکەی چیە خۆی بانگ هەر بانگەی بانگێکی ئیسلامیە ینی خەڵکەکە لێرەوە بەغەڵەت تێنەگەن نامە بەسە مقاماتەکەی شێواز مەقامەکەی شێوازەکەی دەگۆڕی ینی خەڵکەکەی دەرێ بۆ بە تورکی بانگ دەدەی کاکە تورکی نییە خۆی بانگەکەی ئیسلامی عەرەبیە بەڵام مقاماتەکەی دەکەینە تورکی مفهومە بە چەند شێوازێک بانگ دەدەم ژێرە یەک بانگە بەڵام دێگۆڕین بە چەند شێوازێک بە چەند مەقامێکی الله الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدًا رسول أشهد أن محمدًا رسول
حي على حي على الفلاح حي على هزار ما شاء الله بارك الله هزار ما شاء الله والله امن فخر وشان ازيد بيو دكم امن ديملات دمويت يك دنيا سپاس بكم براستي فخر وشان ازيد بيو دكم يعني ببوره جناب الدانشا لاني بيوندار وزارة اوقاف يعني هموان لهولي اودان بتايبتي يعني لبونو ليادا اين يكان بتايبتي ويكبي وندا بابتي ئیسلامەوە کە کۆمەڵگەیەکی هەرە زۆری مسلمانین ینی ئەمە بکرێتە بڕیارێک ببوورەکە کڕوان ینی ئەها ئەمە بکرێتە بڕیارێک ئەمە یەکێکە لە دەنگخۆشەکان کە بەڕاستی تایبەتە ئەمە حەقوایە ینی شانازی پێوە بکرێت ئەم دەنگە بۆچی ئاوهایی بمێنێتەوە پێشتریش قسەمان لەسەرەوە کردبوو کە لە ڕۆژانی داهاتوو کەسێکی لە وەزارەتی ئەوقاف دێنین لێرە بەڕێزەوە قسەی لەگەڵ دەکەین کەسێک لایانی پەیوەنددار بێت بەرپرس بێت لە وەزارەتی ئەوقاف لەسەر ئەم بابەتە قسەی لەگەڵ دەکەین کە دەبێت ئەمە ڕێک بخرێتەوە بانگەکان بەڕاستی دەنجی بەداخەوە کە ئەوە دەڵێم دەنجی زۆر ناخۆش ینی بەبێ لە بەرچاوگرتنی مەقامات فۆنەتیک مەخارج حروف بەبێ لە بەرچاوگرتنی هەموو ئەو کەش و هەوایی کە لەوێ بانگ دەدا کەسانێکن کە ڕاستی هەر نازانم بۆچی بانگ دەدەن ینی بەڕاستی زەرورە کەسانێکی وەکو ئەمە کە هەیە ئەم دەنگە زوڵاڵ و تایبەتیان هەیە و کەسانی دیکەش هەیە ئەمانە هەمووی ڕێک بخرێنەوە پێکەوە ینی بەرنامەیەک دابڕێژێت ئێوە خۆتان دەزانن بۆی ئەم دەنگانە بەڕاستی حیفە پێم گوتی برا حیفە ینی وەڵی ینی ژان دەکەین ئازارمان هەیە جێمان لە هەندێک دەنگ بەداخەوە ئەگەر سیمای جوانتان دەوێت ینی لە کاتی بانگەکاندا ئەو ئاوازی خۆش هەبێت ئەمەش بەشێکە لە جوانکردنی شار لە جوانکردنی هەموو ئەو بۆنە و مەراسیم و تایبەتمەندیانەی کە هەیە پەیوەندە بە لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و لەسەر ئاستی وڵاتانی جیهان کە مسابقە دەکرێت دەنگی تایبەت هەڵە بژێردرێ 100 دڵنیام ئەو دەنگانە لەوێ بەشدار بن پلەی یەکەمەڵ ینی وەردەگرن وجا ئیشڵۆ دێ ئەم زیاترڤی بابەتی بەحەسکین ڕۆژێت بهێدا دێ هەبت ئیشڵۆ بەرنامەی پۆشیف ئەم دەست بگین أي ما شاء الله بارك الله فيك والله تو عزيزي والله أتدري خدا بتفارزي اللهم آمين أبدأ هرب مينت دعاء بكن أبدأ هرب مينت هر سر مسألة دنگ خوشي وجنجا أما جرب بتشينا دهوكي قالك جنج هنا طيب تشي بريكو سرودة إسلامي هو نركي جوان پیش کشتن یکشوان هنرمند گنج سامی جلاله و جاری جی پریکا هنر خو کلیپکا جوان درست کریت هیوا رمضان پیروز دا پیشکش کریه جام جی ببینین و دست خوشیل وری بو هنرمند سامی جلال ریز صلابت می تایبت بوی هنا و رمضان و پیروز خود قبیل کت و امجی گهداریا و سرودی و کلیپانی بکن هنرمند سامی جلالی نوترین کلیپا خویا هنری بلاف کرد.
بچین باجیر مدینه مسکن شنوارن پیغمبری صلاة السربن ناو نشان نوترین برهم سامینه کو پلکفتا ماه رمضان پیروز پیشکشی حج کرن دنگ خاکریه لشنوارن پیغمبری بتر قایم کنیمانی بحال و رمضان پیروز ما فردتم کارگاه هنری انجام دهیم او جسرو ده که بناو شنوارن پیغمبری اش پیون ممسح حسن فتاحیش آوازامنه ولتون استودیو دو که ما تو مارکری افسرانه دیمنن و کلیپه الدورن آمدی و شلاد زه ین پارزگاه دو که هاتی نوینه کرن جه صالح و اولیا محمد خاتم انبیا کره بازار دو که صحیف سعدالله جی ابکار در هنریا کلیپ رابویه سرود آینی هنرمند سامی جلال کو مبستای خوب گیرد کو مشیان نبینه کو جرات بجن امچنه مدینه منوره کو انوره تصویر خوب بکین ما تصویر دست خوب اینای ما فردی کو جرات بجن سروشت کردستانه کو گلوا دی مناطق کل بکین و از اکتر سرکی نافدا کو جوانیا کو جان یا روحی کو امکانات نافدا کو چتگی جان پیشکشی جواکی بکین اوه هفتم کلیپ با هنرمند سامی جلالیه که هر همو کلیپ نوی تایبتم آین اسلامه و دیچینه مکه یا پیروز دیگل چاکو ملائکتا و که او بجیتن اوی ریکا جدا گرتیه بر و جبلی استران و سرودن آینی اوی بریار ده استران دی نبجیتن هر اوجی بویا صدم که 10 سالن در باز بویدا ابتنه وی 7 کلیپ بلاف کرینه مسعود ورملی کردستان 24 دهوک وی هر بجی هنرمند سامی جلال افدنگش یا ربی هر بمینت خدمته والله تو اسلام داد گلک سپاس بوی اما جربی چین دیسا ویر اخی سرتا باسن کرد که مامۆستا ڕێبوار چەندین طلبە لە بەردەستی فێری دەژنی بوون ئیشەڵا پۆشە ڕۆژرا توش دەبی ئەکشۆن بەس لەوەی بزانین ئا طلبەکانی کوونە جێکانتان بگۆڕن لە ئەوە هیچ ئەوە سرودی گوت ماشەڵڵا بانجیدا ئێستا با بزانین دەفی کو لێت دەوە نیە دە مامۆستا ڕێبوار ئەتووەرەیرە تصوف وتشوح أنا دفجنشي زور ساتشا إذا بابزانين كودي استدفك دمي باو بتزيتو تشكوا بابزان ليه ولا ما شاء الله دمام صار عبارة السرودي ده لقال شي دالي سرودك يلا لا هر حزدك يا سن ريتمك ودك ما كيدي اوي بخوي بمن إيشكا بابا تاني دفك لي ده بابا تاني دفك ما مصار عبارة يلا بعد دفك لي ده باشوي سرودش كم يلا أنا أمان ما شاء الله والله كاغ روندتو شو امد شو كرد او همو بهريه يكس
ماشەڵات لێبی بەهرە هەر ئەو بەرن ئەبێت خودێ دەتەمرو ئەو جە بێز گەرۆشانە بەخۆشی ماشەڵای لێبی قۆزە بەرەشتیکەش هەیە پشتێنیشی بە بادینی دەبەست هەموو کەس نازانی دەنگەی زۆر نایابێ ئیشاڵە لە بۆ دەرفەتەشکە ئێستا کاتمان نماوە کاتمان نما لە بۆ سرودێکمان ماوە ئێستا سرودێکمان ماوە وەخت نەمایانێ کاتمان کەم ماوە هەر ئەوەندەیە خۆترەخوازین ئەو خاتری خۆ بخازین و خوا حافیزی بکەین و گەلەگەلە خۆشحاڵ بین ئەم گەلەگەلە خۆشحاڵ بین ئەفشەوە هندی ئەلمادا دومایکی هندێ سرود دەکێ بەرنامەی دومایکی نەفشەوەژی پۆشیوە چەند دێب دومایی هات شیوە شەشێ بدمایک هات بەڵێ یکا بادینی بێژە ئەفشەوە پاشی وێشەشی بدومایک هات ئەفشەوە بەرنامەی پاشیف هاتە پێشکەشکردن گەلێک سپاس بۆوە بۆ هەمی هەفکارن خۆ بۆ بینەرن هێژە تاسبەهی هێویە خودێ تەواوە خلاص سبایژی دێ ساعت ئێکێ شەوێ ئینە خزمەتەوە پۆشیوە هەفتێ خودە هەست کە سبای دێدا پێشکەشکردن گەلوی دەنگێت تایبەت و خودێ قبیل کرد ڕۆژی نوێژ و تاعات هەیمی بسڵمان و سەلام عەلیکم كجرا ودلي